بەڕێزان لارکان سڵاوتان لەبێت. ئەم شەو هەندێک دیمەنتان پیشانێم کە بێگومان بۆتان غەریب نییە لەبەرەوەی کە خۆتان نەزانن بەشێک لە ڕێگاکانی کوردستان بە تایبەت ئەو ڕێگەیانی لە سلێمانیەوە چێ بۆ کەلار یا لە سلێمانیەوە دێ بۆ هەولێر یا پێچەوانەکەی لە هەولێرەوە دەچێت بۆ سلێمانی. بەڕاستی ئەوە کفرێکی گەورەیە، ئەوە شەقامی میلەتێک نییە کە 100 ساڵ لە خەباتەکە بۆ ئەوەی کە خۆی بەڕێوە بەرێت. دیارە ساڵانە بازرگانی نێوان ئێران و هەرێمی کوردستان، تورکیا و هەرێمی کوردستان نزیک لە 30 ملیارد دۆلارە. ئەم 30 ملیارد دۆلارە کە دێ هەمووی تڕێلەیە، هەمووی بارە، هەمووی ئەشیایە. ئەگەر لە سەدا یەکی گومرگش حساب بکەی ئێستا توانرابوو هەمووی بکرێ بە ئۆتۆبان بە شێوەیەکی ڕێکوپێک. بەڕاستی ئەم دیمەنانەی کە ئەیبینن ئەمە ئەچێ بۆ گەرمیان دەربەنیخان کەلارە. بەڕاستی ژماری گیان لە دەستدان لەسەر ئەم شەقامە خەریکە نزیکە بێتەوە لە ژمارەی ڕۆحی ئەو کەسانەی کە لە پرۆسەی بەدناوی ئەنفالە لە دەستمان چوون. بەڕاستی لە سلێمانی کە دەی بۆ هەولێر ئەگەر سەیری ئامارەکان بکەی ساڵانە ئەوەندە خەڵک دەکوژرێ خەریکە نزیکە بێتەوە لەوەی ئەگەر بەعسیش لەسەر حکوم بمایە هەر ئەوەندە خەڵکی لێ کوشتین کە لە ڕێگاوبانەکانە لە دەستمانەچێت. بەڕاستی هەتاوەکو ئێستا من وەڵامی ڕێکوپێکم دەستگیر نەبووە و ئەو کورسێ بەتاڵەش کە ئیبینن کورسی وەزارەتی ئاوەدانکردنەوەیە. 4 ساڵە وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەوەندەی مەشغوڵیان کردین بە قیتار و بەهێڵی ئاسن و شەمەندەفەرەوە ئەوەندە تاسەکانیان پڕ کردایەتەوە هیچ نەبێ. ئێستا ئەتوانی تا ڕادەیەک بە کەمتر لەو مەترسی ئێستا توشتە بێ بگەیتە هەولێر لە سلێمانیەوە. سەیری ئەم تاسە و دیمەنانە بکەکە لەسەر شاشەکەی هەتاوەکو کۆتایەکەی. من ئەم شەو مامۆستا لوقمان و مامۆستای ڤیدار و کاک میرانم دەعوەت کردووە دیارە ئەم دوو پەرلەمانتارە بەڕێزە وەکو پەرلەمانتاری کوردستان بانگێشتم کردوون بۆ ئێرە چونکە ئەوان ئەبێ چاودێری جێبەجێکردنی پرۆژەکان بکەن و جێبەجێکردنی یاساکانیش بکەن. لەبەرەوە وەکو دوو برای گەورە و خۆشەویستم داواتان لێکم مەیکەن بە یەکێتایەتی و پارتایەتی چونکە خەڵک لە جادەکان ئامردووە با لە بینی مناقەشەکانی ئەوەشا نەمرێ. بە پرسیارێکی پێشەوەی وەڵا پرسیار بکەم بە سەیری بەرنامەکانی ڕابردوو بکەن بینەرانی بەڕێز. دیارە ئەو بەرنامانەی ڕابردوو بێبەرهەم نەبوون. هیچ نەبێ کە سێ وەزیرم داوەت کردبوو کە معاناتەکانی خەڵکمان بۆ خستنە ڕوو بڕیار لە سەڵتێکی سلێمانی درا. ئەو سەڵتیەی کە بوو بە چیرۆکی 1001 شەوە و ئێستاش هەر تەواو نەبوو و 150 هەولێر پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. ئەمەی سلێمانی بۆ تەواو نەبوو مەگەر خوای گەورە و پەرلەمانی کوردستان بزانێ چونکە خۆ تا وەزیریش لێرە نییە مەبەستم پەرلەمانی کوردستان بزانێ ئێوە معلوماتتان هەبێ. بینەرانی بەڕێز فەرمونون بە بچینە ئەو ئەرشیفە و دوایەوە گەڕێمە. خەڵک داوای ئەوەی لێ نەکردوون لەم قەیرانەدا ئۆتۆبانیان بۆ دروست بکەن، هیچ نەبێ شەقامەکانیان بە ڕێکوپێکی بۆ پینە بکەن. لە کانیوتمانەوە هەتا دەستێ مەفرقی بێزانە لەوانێ 500 تاسی دێ. ئەمەیەکێکە لەو شەقامانەی کە بووە بە شەقامی مەرگ. ئەمە ڕێگای نێوان دەربەنیخان و سلێمانیە. کەلار و کفری بە هەمان شێوە کێشەیە، سلێمانی و هەولێر بە هەمان شێوە کێشەی هەیە، سلێمانی و کۆیە بە هەمان شێوە کێشەی هەیە. ئەوە باسی تراژدیاکانی ڕێگای ڕانیە ناکەم کە خۆتان نەزانن چ مەرگەسات و کارەساتێکی تیا ڕوئەدا ڕۆژانە. حتا ئێمە جادە سایدی دوو هەممان دروست کرد لە سایدە کۆنەکە 165 حادیسە ڕوویدا لەو 165 72 کەس گیانی لەدەست. یعنی پێشەوەی قیرمان کردوێ ئەزانین بەرگەی بارانێکی ڕێکوپێک ناگرێت، بەرگەی لۆدێکی ڕێکوپێک ناگرێت. پێم سەیرە ئێوە دیفاع لەو جادانە بکەن کە بۆتان پینە ناکرێت. ڕێگا کاتێک ڕێگایە کە لە کفریەوە تا سلێمانی وەکو یەک ئۆتۆبان بێ، نەک لە پڕ ببێتەوە بە 1 ساید و لە پڕ بێتەوە بە 2 ساید و ساڵی 2018 هەرچی پڕۆژەی دووساییدی کوردستانە دەبواە بچێتە بواری جێبەجێکردنە. بە 27 ساڵ توانی وتانەی تەنیا یەک جادەم پێ بڵێ کە دروستان کردبێت پێش قەیرانەکانیش جادەی ستاندارد کواڵەتی ئۆتۆبان.
ئێستش ڕێگاکانی ڕژێمی پێشوو لە ڕێگاکانیەوە ڕێکوپێکردن واگەر قیرێ ما بێتەوە ئەوەی ئەوانە نەک قیرەکانی دان کە پڕێکیتەوە 10 ساڵ بەرگاگرێت تەنانەت پینەکانی ئێوە جاری دووەم کە بارانە بارێ هەمووی هەڵەیاتەوە زۆربەی زۆری ڕێگاکانی دەرەوەی شارەکان تاکسایتە بەپێی ئامارەکانی زۆربەی قوربانیان کە گیان لەدەستدەن لەو تاکسایتانە بووە هێڕم دیتێ بە کۆنکریت چاکرا آخر ئەوە دوو مادەی جیاوازە شەریکی شتێ پرێچەری جیاوازە بەڵام داواتان لێ ناکەین ئۆتۆبانمان بۆ دروست بکەن هیچ نەبێ وەزارەتی ئاوادانکردنەوە ناتوانێت کاری پینەچیەکی ڕێکوپێک بکات ڕۆکەمە جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەواڵ لەم بەرنامەیە داوای لێکەم ئەگەر یەک کەم و کوڕی بۆ پارێزگای سلێمانی کرابێت یەک ئەستان نەکراوە زۆر لە ساڵانی ڕابردوو زیاتر بوو جەما ناونەتێت سێ وەزیرن هەر سێکتان پێم بڵێن ئایا سێ وەزیری معنیشن پێم بڵێن کەی سەتێکەی سلێمانی تەواو بێت هیچ جیاوازیە کە کرێ لە دابینکردنی داهاتا بە هەر نەزعەیەک بێتتر حیزبی بێ شارچێتی بێ ئەوە بێ کە بەشێک لە دەسەڵاتەکان لای پارتین وەکو خەڵکانەکەڵن تەسەوڕەکە ئێمە قوبوڵ بکەین جیاوازی بکرێت خۆمە بە کوردستانی دەزانین ئەنی ئەوەی کە کراوە لە سنووری بڵێ کە باز دەکرێت سنووری زەرد بە هەمان شۆ لە سنووری سەوزش کراوە جادەکانی کە کردوشمانە بە سەراحەت ئەویش ڕاستە لە ئاستی جاری پێشوتش بە تۆم گوت ستاندەری جیهانی لە ڕێگاکانی کوردستان نییە بە سەراحەت پێت بڵێم 125 ملیار پیا کراوە ئەی هاوار لە مروری شارەکانی کوردستان هەموو تاسەکانی کوردستان بە 2 ملیار چانابێ خوا حافیز خۆتان ویژدانتان ئەگەر بە 125 ملیار 2 ملیارتان نەتوانی بۆ پینەی تاسەکانی کوردستان تەخسیسی بکەن عمرتان درێژ بێت خوا حافیز بۆ هەموو ئەو کەسانەی کە پەیوەنددارن تا کۆتایی بەرنامەکە بەردەوام شەقامەکانی گەرمیان و شەقامی سلێمانی هەولێر و دوکان چوارقڕنا لەسەر شاشەی ڕوودا و ئەبینن بە تایبەتیش ئەمڕۆکە باران بووە بەڕاستی ئەوەی کە من خۆم لەبەر بارانەکە چوم سەیرم کرد بەڕاستی بەسخوا یارمەتی خەڵکگەیاوەگاتە شوێنی مەبەست لە ئەوروپا بەڕاستی کە لە شارێکەوە چی بۆ شارێکی تر سترێسە نامێنە و دڵتەنگی و نامێنە لێرا بێ وەسێت کە جارێکی تر ماڵ و مناڵەکەت ببینیتەوە بەڵێ ئێستا ڕەنجە جەمال راپۆرتێکی حاضر کردووە فەرموو ئەو ناونیشانەیە کە شۆفێران لە ڕێگای سماقوڵیان ناوە ئەوەش بەهۆی زۆری تاسە و چاڵەکانیەوە ڕێگای سماقوڵی بەو یەکسایدیەوە تەنیا هەولێر و سلێمانی بە یەکدیەوە نابەستێتەوە بەڵکو بۆتە ڕێگایەکی سەرەکی و شادەماری تۆڕی ڕێگاکانی هەرێمی کوردستان چونکە شەو ڕۆژ بار هەڵگر و تانکەرە نێوخۆی نێودەوڵەتیەکان بەسەریدا دەڕۆن هەر ئەوەندە پرسیارت کرد ئیدی شۆفێران چیرۆکێک لە مەترسی و خراپی ڕێگاکەت بۆ دەگەێڕنەوە ئەوی قۆڵ بۆ ڕێگاکە ینی کە چاتوێ نما بەزێمە چارمان ڕۆژانە بەم ڕێگات چۆ دەکەی ڕۆژانە خاستە من دوو ساڵ ڕۆژانە بێرا سۆدە ئەدی حاڵی ئۆتۆمبیلەکانتان وڵاو ئۆتۆمبیلەکان دەبێ معدە لەس ناوین کاکە یا لاست فعلتە یا بوشتە بڵێ یا بۆ بەرینتە هەموویت هیچ کیلۆمەترێک لە ڕێگای سماقوڵی بەبێ چاڵ و تاسە نەماوە لە ڕێگاکە چەندان چاڵی قوڵ و گەورەی تێدایە یەکێک لەم چاڵانە ئەمەیە من قوڵایەکەی دەپێوم نزیکەی 14 سانتیمەتر ئەم چاڵە قوڵە ئەمەش دەری دەخات کە یەک لەسەر سێی تای ئۆتۆمبیلی بچووک دەکەوێتە ناویەوە ئێستا چاڵەکانی ڕێگاکە ئۆتۆمبیلی بەرز و نزم ناناسن چاڵی وای تایە ساری بچووکە هەر هیچ ئیبادە بوو ساری گەورە ئەدا لە عەرز هە ساری گەورە ئێمە بارمان شوشەیە شوشەی بارگە ئێمە زەمانە شوشەکە تێگەی خەسەم بەخوا لە مەرز کە بارێکم لەرزم لێکە بۆ ئیرا لەرزم لێ تێگەی شوشەکە چکە بەحاڵ تەبەقێکی بشکێ پێ دەبژێری لە کابرای خاونوار ئەوە 5-6 مەرجی لەسەرە کێلێ پەریۆسخان سەیرانبەن تەوێڵە سەرتەک 5-6 مەرجی لەسەر لەو لایشەوە ساری تورکی بۆسێ کە یە بۆ سلێمانی یە بۆ قەڵازیە و هاتوچوی ئەم ڕێگاکە لە نێوان پارێزگای هەولێر و سلێمانی 5 ڕێگا هەن هەر 5 ڕێگا کۆن و یەکسایدن
ڕێگەی هەولێر کۆیە، ڕێگەی سماقوڵی، ڕێگەی هیران بۆ هیزۆب، ڕێگەی بالیسان و ڕێگەی زینی وەرتێ بۆ دەڤەری ڕاپەڕی. 10 ساڵە دووساییدە 65 کیلۆمەتریەکەی نێوان هەولێر کۆیە وەستاوە کە دروستکردنی تونێلی هەیبەت سوڵتانیش لەخۆ دەگرێت. ساڵی 2011 بە گوژمەی 461 ملیار دینار دەست بە جێبەجێکردنی کرا، بەڵام کەمتر لە 120 جێبەجێکرا. 4 ساڵە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن پرۆژەکە دەخاتە پێشینەی کارەکانی، بەڵام بەبێ خەرجکردنی هیچ بودجەیەک. ئەو گەنجە ساڵی 2013 کاتی جێبەجێکردنی پرۆژەی دووسایدی هەولێر کۆیە مۆڵەتی شۆفێری دەرهێناوە. ئەو لەو کاتەوە چاوەڕێیە بە ڕێگایەکی دووسایت لە کۆیەوە بۆ هەولێر سەفەر بکات. ئێستا هەر دەڕۆم بە ڕێگای تاکسایدا دوای 10 ساڵ، ینی کە ئەو کاتی پرۆژەیە دەستی پێکرد من مۆڵەتی شۆفێریم نەبوو. لەم کاتەوەش چەندان کابینی حکوومەت هێرێمی کوردستان و وەزیر و وەزارەت و سەرۆکی حکوومەت گۆڕاون، بەڵام تا ئێستا پرۆژەکە وەکو خۆیەت وەکو خۆی ماوەتەوە. پرۆژەی ڕێگای دووسایدی هەولێر کۆیە بەشێکە لە پلانی بەستنەوەی سەر جەمهەرێمی کوردستان بە ڕێگەی دووساید و خێرا. هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی 2000 کیلۆمەتر ڕێگەی دووساییدە، بەڵام ئێستا تەنیا 847 کیلۆمەتر ڕێگەی دووسایدی هەیە. ڕەنجە جەمال ڕوودا و ڕێگای نێوان هەولێر کۆیە. بەڕێزان هەر لەسەر مێزی بەرنامەکەم یەکێک لە میوانەکانم کاک میران بەداخەوە باوکی و ئەندازیارەکەی قوربانی ڕێگەی کەلارە، ئەو ڕێگایی کە پێرێژ دوو پۆلیسی تر گیانیان لە دەستدا و هەفتانە چیرۆکە ناخ هەژێنەکان ئەبینن. ڕەنگە دیقەتتان نابێ بڵێن باشە بۆچی ڕێگاکانی کەلار و سلەیمانی، ئەی ڕێگاکانی دهۆک، ئەی زاخۆ، ئەی ئەو ڕێگانەی لە هەولێرەوە چێ بۆ مەسیف، ئەی ئەو ڕێگانەی ئەچێ بەرەو مووسڵ. ڕاستیتان پێ بڵێم هەستەکەی دوو مەملەکەتی جیاوازە، دوو تێگەیشتن هەیە. هەندێک ئەڵەن پەیوەندی بە ناعەدالەتیەوە لە دابەشکردنی بودجەدا، هەندێکی شەڵەن پەیوەندی بە 43 بە 57ەکەوەیە. پارتی بە ڕێکوپێکی شەکانی خۆی کردو و جادەوبان و 100 و 150 و ئەڵەن 10 ساڵی تریش 200 لە ماستەر پلانی هەولێرا هەیە و ئەوترێ ئەوەی کە پەیوەندی بە ناوچەکانی ئیداری یەکێتیەوەیە بە پێچەوانەوە ڕێگاکان تەواو نەکراوە. بەڵام ئایا حەقیقەتەکە ئەمەیە یان وەک ئەوترێ شتی تریشە؟ تێگەشتنی سێمیش هەیە، ئەوترێ حکوومەت بۆیە حکوومەتە و حکوومەت بۆیە هەیە، هیچ معقولەتێکی تێدا نییە ئەو شوێنانەی کە داهاتیان کەمە هەتا دنیادا بنیشن بە دیار کارە ساتەکانیانەوە. لە حکوومەتی وڵاتە پێشکەوتوەکانی دنیادا ئەو شار و شوێنانەی کە داهاتیان کەمە بەشی خۆیان نەخۆن لە بەشە زۆرەکەش دیسان داهاتی تر وەرەگرن. بۆ نمونە لە تورکیا ئێستا شارێکی وەکو مەڕە ژوێران بووە، تەبان بەراورد بە ئەستەمبوڵ و ئەنقەرە داهاتی نییە. ئایا هەتا ماون بە دیار کەلاوەکانیانە و قەبری کەس و کارەکانەوە کە بە بوومەلەرزەتیا چۆن دابنیشن؟ ئایا لەبەرەوەی هەڵەبجە داهاتی نییە؟ ئەی ناسنامەی 4-5 پارچەی کوردستان نییە؟ معقولە لەبەرەوەی کە داهاتی کەمە یا سنووردارە ئیتر جادەی نەبێ؟ ئەم سێ تێگەیشتنە هەیە. مامەسایڤیدار لە تۆ دەست پێ یەکەم، ئەمە حاڵی جادەکانی کوردستانە لەسەر شاشەکە با بڕاتۆ. ئەندامی پەرلەمانی کوردستانی خەڵکانێک بە حەماسەتەوە شەڕیان لەسەر کردووی. ئەم وەزعە بۆ ئاوایە. بسم الله الرحمن الرحیم. سڵاو ڕێز بوو جەنابەت کاکرانچ، بۆ میوانە بەڕێزەکانت، بۆ برای بەڕێزم کاک لوقمان وەردی و کاک میران. نازم میوانی دیکەت هەیە یان نە؟ وڵایی بڕیار بوو وەزارەت بێنەوە کورسێ بەتاڵەکان. پێم خۆش بوو جەنابی وەزیریش لێرەوەیە. ئەلموهیم باسێوانێکن کە لێرن سڵاو لە حازری دەکەین. ئەمە لە هەرمی کورسان کێشێکی زۆر گەورەی، ئەنی تو هەموو پرۆژەیەک دەکەی، هەموو ئیشێک دەکەی ئەبێ پارەت هەبێت.
بێ پارە هیچ پرۆژە ناکرێت بە ئەڵڵا و یاڵڵا لەم ڕەمەزانەش دوعا بکەیت هیچ جادەیەک دروست نابێتن کاکڕانج و هیچ مەکتەبێک و هیچ شتێک دروست نابێتن سیستەمێکی تایبەت هەیە بە هەریمی کوردستان ئەویش سیستەمی حکومەتی هەریمی کوردستاندا بەش بووە بە زۆنی سلێمانی زۆنی ئەم بەردەی کە هەولێر و دهۆک پێڵێن ئەمە لە دەرئەنجامی شەڕی دروست بووە ینی ئەو نیە حزبێک هاتووە وەڵام من ئەوەندە دەنگم هێناوە و ئەوە وەزعەکەیە نەخێر لە هەریمی کوردستان کاکڕەنج لە هەموو حکومەتەکان چەند وەزارەتێک پلانی اقتصادی وڵات دانن وەزارەتی دارایی وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانان وەزارەتی کوشتوکاڵ وەزارەتی ئاوادانکردنەوە ئەمە پەرلەمانتارم پەرلەمانی کوردستانم هیچ لەم وەزارەتانە سەر بە حزبێک نییە کە من ئەندامی ئەو حزبم هیچ یەک وەزارەت لەمانەی کە پلانی اقتصادی وڵات دانن ئاوادانکردنەوە ئیژە بەڵام حکومەتێک هەیە حکومەتی هەریمی کوردستانی شەراکەتە بەرپرسی یەکەمی ئەم وڵاتە لە بچووکترین ینی ناڵم بچووکترین ینی کەمترین ئاستی هاوڵاتی لە وڵاتە حتا بەرزترین پارتی ویکەتی لێ بەرپرسیارن ئەمانە پرۆژەکانی حکومەتی هەریمی کوردستان گۆڕانیش کە ئێستا شەریکە لەو حکومەتەدا لە 2022 تا مانگی سێ ئەوە وەزیری ئاوادانکردنەوە خۆی جەنابەت جوابی پرسیارم نردووە چەند پرۆژە کراوە لە کوردستان لە سلێمانی چەند کراوە لە حەلەبچە چەند کراوە لە دهۆک چەند کراوە لە هەولێر چەند کراوە پرۆژە بە پرۆژە نووسویەتی ئەمە کاکدانا وەڵامیاوە بەڵێ بەڵێکەوە کورسەکەیەتی وانە کە حەزنە بفێن خۆش بەخۆی لێرە حاضر وایە 49% پرۆژەکانی هەریمی کوردستان لە سلێمانی بووە 22 لە سلێمانی 9 پرۆژەش لە هەڵەبچە ئەمەکەی ئەمەی 2000 ئەوە ئاخر جوابەکەی وەزیرە مانگی سێ 2022 پرسیارم نردوو ئەو کاتە وەڵامی هاتووە ئەکید پرۆژەکەی تر کراوە ئەنی پرۆژەکان کراون بشکی لێکە کاکڕەنج لە هەریمی کوردستان سیولە پارەی کاش کە ئەوەی کە لە دەستی تۆدایە ئەم پارە مشکلێکی هەیە لە هەریمی کوردستان ئەتو ئەولەویاتەکانی هەریمی کوردستان یەکەم شت موچەیە کە موچە دابینت کرد دەی نەسیەی داوایرەکان بۆی دایرەکانی حکومە نەوەستن کە ئەوانە دابین کرد پرۆژەکان ئەەکەی لە هەریمی کوردستان چێروکێکەیە لە سلێمانی بۆ بزانم لژنەی شارەوانیش چوو بووم پرۆژەی 100 متری سلێمانی بەڕێز وەزیری دارای قسەی کرد ئێستا کە پێشتر وتی 2900 ملیار تقریبا بە کاش پارە چووتە سلێمانی ئەم پرۆژە ببێتە جادێکی 100 متری خەڵکی سلێمانی وەکو هەولێر و دۆک ئێستا من چاوی خۆم بنقێنم بەچمە دهۆکی بەبێ ئەوی ئەم لە ئەولا بچم جادەکە کراوە بەڵام بوو لە سلێمانی ئەمە نەکرا کێ بەرپرسیارە حەقەوە خەڵک بپرسێت حکوومەت بپرسێتن لژنەی شارەوانی پەرلەمانی کوردستان بپرسێتن لانی کەم ئەو 100 ملیاری کە چووتە سلێمانی تەبەخوری کردووە بۆ پرۆژەی 100 متری سلێمانی چی لێ هات کاکڕانج پارکە چی لێ هات بەڕێز وەزیر ئێستا قسەی نەکردوانێ داوا لە وەزیر داوا لە پارێزگاری سلێمانیەکە ئەڵێ کوا پارەکەی چی لێ هات پارەکەی دواتر ئێمە کە هاتنە پەرلەمانی کوردستان من خۆم زۆر پێم ناخۆش بە دواداچوونی تۆ سەرف کرا یان وەکو هەموو ئەو هینانەی مەسەڵەن ئەڵێ بۆ نمونە پرۆژەی ئاوی دەربەنی خان بکەن ئەو کاتە پارە کاش هەرێم لە قیسلێمانم کرد فلان پرۆژە بکەن لەسەر بانقی هەرێم ینی ئەمان بۆ نمونە بۆ ئەعلام باشە بەڵام بۆ واقعی خزمەتکاری خەڵک خزمەت ناکات بەڕێز کاکڕانج پرسیارم کرد ئەو پارە بە کاش چووە وتی بەڵێ بە کاش چووە لە چێت پرسی لەو کاکڕێباز کە قسەی کردووە بۆ ئەو بەرنامە من بە بەرنامەکانی جەنابدا چوومەوە لە سایتی ڕووداو هەیە لەسەر سلێمانی چت کراوە ئەمە یەکێک بوو لەو بەرنامانە دووەمیش لە من خۆم یەکێک بووم لەوانە کە باسی لا مەرکزیەت کرا لە هەریمی کوردستان من عاجز بووم ئەنی من لەگەڵ نەبووم بەڕاستی ئێمە هەریمێکی وان وابیر نەکەنەوە بەڵام دواتر دەرچوو پرۆسەکە سەرکەوتوو بولانی کە من لە شاری خۆم باسەکەم زاخۆ سە شوڕەشێکی ئاوادانکردنەوە تێدا هەیە ئێ باشە داوا کرا ئەم شارە لا مەرکزیەت دروست ببێت لا مەرکزیەت لە شارەوانی لا مەرکزیەت لەوە بەرێنا لا مەرکزیەت لە کوشت و کار حەز دەکەم جەنابت و هەموو بینەرەکان ئاگادار بن ئێستا لە سلێمانی ڕوولی وەزیری دارایی هەیە بانک مدیری بانقی ناوەندی سلێمانی ڕوولی وەزیری هەیە و بانقەکەشی ڕوولی وەزارەتی دارایی ئەبینێتن ئەمە هەموو کامل دەسەڵاتی 100% مطلقیان هەیە لەسەر داوای خوان حکومەت موافقەی بوو ئەم حکومەتی کە ئێستا هەیەی لە پارتی ویکەتی و گۆڕان هەبوو ئەم حکومەتی کە ئێستا هەیەی ئەو لە مەرکزیەت توانێت ڕێگە و بان دروستکات توانێت مەکتەب دروستکات توانێت پێشەسازی ئیستیسمار مۆڵ بازار سیاحەت دوکان هەموو شتێک دەسەڵاتیە دەسەڵاتی مطلقی هەیە
ئێمە دێن باشە بۆ ئەمانان ناکرێتن ئەگەر ڕخسەت بدەیت ئەو پارانەی کە لە کوردستان هەیە من لە لژنەی دارایم جێگیری سەرروکی لژنەی دارایم لە پەرلەمانی کوردستان لە بابەتی پارەی لە کوردستان بۆ باسەکەم چەند پارە لە کوردستان هەیە لە یەک مانگدا من دەرفەتە دەدەم یەک دقا بەس ئەزانی چۆنیە من هەڵبەتە کە تۆ ئەزانی و بەیەکەوە هاوپیشە بووین کە دێمە بەرنامەوە تۆزێ پرسیار و ئەواناکەم بەڕاستی ئەو دەسەڵاتە مطلقەی کە تۆ دەڵێ من وەکو وتم خۆتە زانی یعنی هەولێر ڕۆح و دڵی منە زاخۆ دهۆک هەموو کوردستان بەخوا بە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو بەرنامە باسی گرفتێکەکەن بەڵام ڕاستیت پێ بڵم ئەو دەسەڵاتە مطلقەی کە جەنابەت باسی یەکێ هەری ئێستا لە کوردستانە لە سلێمانی حەزەکەم بزانی دەیان پرۆژە وەستاوە لەسەر ئیمزای وەزیرێکی هەولێر و لەو وەزیرانە شانیە کە جەنابەت دەڵێ وەزیرێکی پارتیە هەر وەزیرێک ڕێگا بگرێتن لە ناڵم ڕێگەی گرتووە بەس لە سەڵاحەتە نییە دەسەڵاتی نەداتن بە هەر میلیۆن بێت کابرا هەتا وەزیری بۆ نمونە وەزیری معنی بۆ ئیمزانەکان ناوێرە بێتە ناو پرۆژەکە هەر سلێمانیا مشتیوام نەبیستووە ڕۆتین لە سلێمانەیەکی لە ڕۆتینانە هەموو نووسراوەگە بچێتەوە بۆ وەزارەت و بۆ شوێنی خۆی یعنی ئەو دەسەڵاتە نییە کە جەنابە باسیەکەی ڕنج ئەمانە دەسەڵاتی لە مەرکزین کێسا دەسەڵاتی مطلقیان هەیە لە سلێمانی لە دهۆکیشەیە لە هەولێریشەیە ئەم وەزارەتانی کە باسییان کردووە پرۆژەکە لە حکومەت جێبەجێ کراوە پێشکەش کراوە کوبنیان جوێنی وەزیرانی لەسەر کراوە لە پەرلەمان چەند مناقشە لەسەر کراوە وات سەرێشێکی زۆر بە تا ئەو های لە هاتووە ئەگەر پێت خۆش بە کاکڕنج لە هەریمی کوردستان پێت دەڵێم لە مانگی حوت 2019 ئێستا کە من و تو قسە ئەەکەین چەند پارە هاتووە کوردستان خو بابەتەکە چیە تو چەند ئیراداتت هەیە اینجا خەرجیت هەیە چەند پارە لە کوردستان بووە هەر پارێزگاک چەند پارەی وەرگرتووە ئەو کات هەر کەسی بێ لەسەر ئەم مێزە قسەکەین کێ غەدری کردووە جادێک دروست نەبێتن لە کەلار و دەربەندیخان باوکیان پیاوە مهندسێکی تێدا شەهید بووە خەڵکی تر هەموو ڕۆژێکە ئێستا جەنابەت وتیت پێش دو ڕۆژە چەند کەس شەهید بووە ئەوە کاکڕنج باسی پارەی کاش ئەەکەن لە سلێمانی کە ناشتە و سلێمانی ئەمە راپۆرتێکی دیوانی چاودێری داراییە ئەو پارەی کە کاش لە تەمویلی سلێمانی نەبووە لێرە وەکو حکومەتی هەرێمی کوردستان کە حەقی خۆیەتی خزمەتی خەڵک بکات ئەم راپۆرتە دەدەمێ هەموو دینار بە دینار لە 20 میلیارد دینار کە پارەی کاش نێژراوە خۆل سلێمانی پارە لە سواری لۆری ناکەو بنێرتێرە بەڵام لێرە کە سواری لۆری کراوە چوتۆ سلێمانی دەدەمێ پێم خۆشە جەنابەت بزانی ئەم پارەی کە دەشتە سلێمانی حەز دەکەم کەسێک بەڕێزێک هەبێتن جێگەی متمانە بێتن کە پارەکە دەشتە سلێمانی بەڕاستی ببێتەوە پرۆژە بۆت باسەکەم ئەمە نمونەیەکی حەقیقیە باسەکەم کەرم کە ئەمە هەر لەم راپۆرتی دیوانی چاودێری داراییکەیەکی کە لە دامەزراوە معتەبەرەکان 12 میلیۆن دینار و 12 میلیۆن و 700 هزار دینار دخوا کابینەیەک لە ڕوودا و نەقلی ئێرە کە ئێستا لێرەکی شوێنی دوورە لە ڕوودا 12 میلیۆن دینار ئێستا بۆت باسەکەم لە 20 میلیارەکە کابینەیەک بگوازیەوە بێتە ئێرە چەندی لێچێت ترێلی بۆ بینی سلنگێ بینی 100 عاملی بۆ بینی کارەباکەی هەمووی نەقلی ئێرە بکەی چەندێکی کاکڵقمان میلیۆنێک 2 میلیۆن 3 میلیۆن 10 میلیۆن چەندی لێ دەرێت 12 میلیۆن و 700 هزار دینار ئەمە پرۆژێکی نمونەیەکی بچووکە بۆت باسەکەم هەتا گەورەکەی 12 میلیۆن و 700 هزار دینار بۆ گواستنەوەی یەک کابینە لە سلێمانی لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری بۆ تاسلوجا 12 میلیۆن و 700 هزار دیناری داوە دەرچووە کابرا شۆفێرێکی وەزیر ئەم پارەی وەرگرتووە کابینەکەشی لە شوێنی خۆیەتی کابراایکی تر بە ناوی ئارامە هاوکارە ناوەکەم بە تافاسی تێدایە ئەوە پایتەختی ڕۆشنبیری بوت باسەکەم کاک لوقمان 10 میلیۆن دیناری چۆتەوە بوو کابراایە وەری گرتووە ئەڵێ وەڵڵاهی وەبیللاهی یەک دینار وەرنەگرتووە دەرچوومە شۆفێری وەزیر هاتووە پارەکەی لە منی وەرگرتووە کاکە حەقی حکومەتی هەرێمی کوردستانە ئێستا گومانی هەبێتن لە هەموو پارەیە کە دەشتە سلێمانی دەبێتە پرۆژە یان نابێتە پرۆژە کاکڕن باسی جادەکەم اینجا ئەوە جادەیە 120 میلیۆن دلار 200 میلیۆن دلاری تێچوە جەناب و باسی 10 میلیۆن دینارم بۆکەی کە ئەڵێم 10 میلیۆنەکەی دزراوە 10 میلیۆنەکەی دزراوە تو چی ئەڵی بۆ 100 میلیارەکە کاکڕنج کەرم کە لە حکومەت لەم 4 ساڵ لەم 3 ساڵە و لەم 44 مانگای کاکڕنج لە هەریمی کوردستان ئیراداتی هەریمی کوردستان 42 تریلیۆن دینار بووە کاکڕنج حەزەکەم ئەم ڕقمانە زۆر بە دەقیقی وەربگری ڕسمین مانگانە من پارەم کو کردوتەوە یعنی ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان چەند داهاتی هەیە چەند لە نەوتە چەند لە ناوخۆ بووتە پرۆژە بەپێ راپۆرتەکانی لژنەی دارایی
پەرلەمانی کوردستان کە ساڵانە ئامادە دەکاتن 42 تریلیۆن دینار هاتوتە هەرێمی کوردستان لەو 42 تریلیۆنە 12 تریلیۆنی ناوخۆ بووە 28 تریلیۆن لە داهاتی نەوتە بووە لەو 12 تریلیۆنێک کە داهاتی ناوخۆ بووە 4.4 تریلیۆن داهاتی ناوخۆ ئیرادەی سلێمانی بووە حکوومەتی هەرێمی کوردستان ئام بە گشتی 17 تریلیۆنی ناردوتەوە سلێمانی یعنی داهاتی سلێمانی هەبووە 12 تریلیۆن لەوە لە بەس لە داهاتی نەوت چوتە سلێمانی کاکە حەقی خەڵکی سلێمانیە بزانێ پاری سلێمانی چی لێ دێتن حەقی خەڵکی سلێمانیە دوای ئەم ناوبڕا حەقی خەڵکی سلێمانیە کاک لوقمان تکات لە یەکەم وەکو کەسێکی باگا وەکەوەی کە جێگری سەرۆکی فراکسیۆن ئەو قسانەکەم بۆی نەڵێم پارە نەچووتە سلێمانی غەدر لە سلێمانی جادە دروست ناکرێت ئایا ئەرگۆمنتێکی جیاوازت هەیە بۆ ئەم ڕقەمانەی هیڤیدار بۆ ئەم قسانەی کە کاک هیڤیدار فەرمووی بینەرانی بەڕێز چاوەڕێ بکەن بزانین کاک لوقمان چیەڵێ وەڵامی چییە پاش ئەم ناوبڕە و ئەگەڕێمەوە بەڵام تکاتان لێ یەکەم بە وەرەقەوە با مەشغوڵ نەبین من باسی جادەکان خەریکە بیرمەچێتەوە ئەوە یعنی کاکرنج کاتان لێ یەکەم کاکە سەیریکە بینەرانی بەڕێز ئەزانم سەیریکە ئەم جادەی کە ئێمە بووین بە فلیم ڕۆژانە گەرمەشین و جەنازە خۆی کاتەوە بۆ ماڵەکانمان نازان هەرەمووی چەنە پرۆژەی ڕێگای دوکان چوارقڕنا بە ڕێگای سلێمانی هەولێریش ناوە برێ 25 کیلۆمەترە 10 ساڵە کاری تیاکرا بڕیار بوو بە 2 ساڵ تەواو بکرێ بەڵام هێشتا لە ساڵ 45 تەواو بوو تاوەکو ئێستا 4 جار کارکردن تیا وەستا و دەستی پێ کردوێتەوە و ئێستا دیسان وەستاوەتەوە پرۆژەی ڕێگای دەربەنی خان کەلار کە 41 کیلۆمەترە یعنی ئەویان 25 ئەمیان 41 کیلۆمەترە ئاوا میلەتێک نەتەوەیەک بەدەستێەوە بووە بە فلیم یعنی بەڕاستی ئەوە بینی ئەوە نییە کە ئاوا ببێ بە بابەتی مزایدەی حیزبی هەمووی نابێ بە 100 کیلۆمەتر والله مەسئول هەیە والله دەوڵەمەند هەیە لە کوردستان کە پێش ڕاپەڕین هیچی پێ نەبوو ئێستا توانێر بە هەدیە تەواوی بکە کە سەر بە پارتی وەکێتیشە والله مەسئولی پارتی وەکێتی هەیە پارەی 200 جادەی وای هەیە ئێستا نییە بۆ نازانم بۆ جاران کە پامێر وێ شتەکە زانگارە پەرلەمان کاچیتە پەرلەمان شتەکان نوعێکی ترە بینە ئێستا من لە پامێری باشتر ئەزانم کیلۆمەتری ئەوەی میلەتی ئاوا بێ بە ئەوەیە کە سوکاری جادەکەی هەمووی بکەیتە زێر بەڵام دەبێت خەڵکی هەرێمی کوردستان لە زاخۆ حتا سلێمانی حتاش کفتی بزانێتن ئەم پارەیە کە دێت پارەی خەڵکی کوردستانە پارە نەی پارتیە نەی یەکەتیە پارەی خەڵکی کوردستانە کەس پیاوەتی بۆ پارەی خەڵکی کوردستان ناکاتن ئەم پارابێ بزانرێ بۆچی خەرشەکرێتن کە پارەکە چوتە شوێنێک بۆ کێ ڕۆشتووە حەقی خەڵکیە بزانێت حەقی خەڵکی زاخۆ بزانێتن قسانەی حەقا بیزانە توخوای ئەو قسەکەم حەقی خەڵکی سلێمانیە بزانێتن ئەم 400 ملیارەی کە پارمانگی 1970 بزربووە لە بانقەکانی سلێمانی لژنەیەک پێک هاتووە خەریک بوو لەسەر ئەو لژنەیە مشکلێکی زۆر گەورە لە کوردستانە ڕووداتن ئاشکرا نەبوو حەقی خەڵکی سلێمانی ئەو پارە سویلەی کە لە بانقەکە دەرچووە بۆ کوێ ڕۆیشتووە بوو نەبووتە جادە بۆ کوێ ڕۆیشتووە و جادانە دروست نەبووە کە ئێستا جەناب لەوێ بوو کاکڕەنجە لەوێ بوو 20 سانتیمی کول ئەوە بووە راپۆرتەکە هەیە لە ناو لژنەیەشە کاکڕەنج دەستخۆش بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە بزانین کاک لوقمان چیاڵێ ئەگەڕێمەوە بەرەزان جارێکتر سڵاوتان لەبێت مامەستا لوقمان جارێکتر بەخێر زۆر سپاس ئەو ڕقەمانەی کە کاک هیڤیدار فەرمووە پێ وانە ئەمە بە تەنیا قسەی هیڤیدار نییە ئەمە پرسیاری زۆر کەسە کە بەسەر و شەقامانەدا ڕۆ پرسیاری زۆر کەسە لە سلێمانی بەڕاستی ئیتر ئەم وەڵامە هەز ناکەی بووە بە وەڵامێکی سووا و کە هەرچی کەم و کورتی هەیە و هەرچی تاسە هەیە و هەرچی خراپەکاری هەیە بە تەنیا یەک وەڵامی لە قوتونەراوی معەلەبی حازرکرا و هەر هەمووی بخەیتە ئەستۆی پارتی هەر هەمووی بخەیتە ئەستۆی ناعەدالەتی حکوومەت تۆ خۆت قەنەعەت بەو وەڵامە ئەکەیت زۆر سپاس بنای خۆی گەورە و میهرەبان کاگڕەنج سپاس بۆ ئێوە سپاس بۆ برانی بەڕێزم کاک هیڤیدار و هاوڕێی بەڕێزم کایەکێکە لە مستەسمیرەکانی وابزان واری ڕێگاوبان طبعاً من گوێم لە قسەکانی کاک هیڤیدار گرت
و ئێمە باس لە بابەتێکی گرنگەکەین کە بابەتی ڕێگاوبانە ئەمڕۆ بەداخەوە ڕۆژانە مەرجی ئازانمانە بینین لە کارەساتی هاتوچۆ. ئێمە خوازیاری ئەوی بوون کە باشترین خزمەتگوزاری لە بواری ڕێگاوباندا پێشکەش بکرێت. طبعاً بەپێی بەدواداچوونەکانی ئێمە کە مەسەرۆکی لیژنەی شارەوانیم لە پەرلەمانی کوردستان و ئەتوانم بڵێم زۆرترین سەردانی کاگیدا ڕەنگە ئەو شایدەم بۆ بدا کە زۆرترین سەردانی مەیدانیم کردووە لە گەرمیانەوە بگرە تازاخۆ بە دوواداچوونی وردمان کردووە. سەبارەت بەو بابەتەی کە کاکیویدار باسی کرد کە 100 ملیار دینار دراوە بۆ جادەی 100 مەتری سلێمانی تەسەوڕەکەم ئەمە بابەتێکی دقیق نەبێت چونکە ئێمەش بەداداچوونمان کردووە. ئەگەر پارێک هەیە لە شوێنێک کەسێک داویەتی با ئێمە هەمومان بزانانی بۆی پارەکە بجێڕینەوە بە زووترین کات تا ئێستا 35 ملیار دینار دراوەتە کۆمپانیای جێبەجێکار بە 100 ملیارەکەی تریشی بدەینە بۆی زادەکە تەواوکە. زادەی 100 مەتری ئۆتۆبانی بابان یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی پارێزگای سلێمانی کە کولفەکەی 400 ملیار دینارە و کۆمپانیاکە بە پێی بەدواداچوونی ئێماڵێ بەشی 122 ملیار کارم لێ کردووە 114 ملیار سلفەی بۆ کراوە 35 ملیاری وەرگتە و 146 کارەکانیشی تەواو کردو. ئاخر زار دوای ئەوەی کە ئەو دۆخەدارایی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە ئەو ناعەدالەتی هەیە و ئەو گەمارە و ئابووریە ناڕەوایی کە خراوەتە سەر سلێمانیش. باس لە داهاتی سلێمانی ئەکرێ وای لێهات کە بەشی زۆری پرۆژە استراتیجیەکان کە لە پێشۆمیانەوە جادە و ڕێگاوبانە بوەستێن. داهاتی سلێمانی ڕوونە کاگڕەنج، داهاتی سلێمانی داهاتی گومرگە کە مامەڵەی بازرگانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە و دەواازەکە و مرجەکانن باجە ڕسوماتە دەرامەتی ناوخۆیە کە ئەمە هەمووی لە نێوانی داهاتی کۆی مانگە لە نێوان 65 تا 95 ملیار دینار بووە لە ماوەی ساڵی ڕابردوودا و بەردەوام کۆی ئەم داهاتە بۆ موچە چووە و کورتی هێنان لە نێوانی 10 ملیار بۆ 40 ملیار بووە لە مانجێک بۆ مانجێکەوە بە جیاوازی. بۆیە هیچ پارەیەک بۆ پرۆژەیەکی دیاریکراو نەچوو. خۆزگە ئەو ڕۆژەی کە بەڕێ سەرۆکی حکوومەت ئەچوو ئیفتتاحی پرۆژەی جادەی 100 مەتریە کرد 100 ملیاری بەجێهێش بە خۆزگە کە ئەچووە گەرمیان 10 ملیاری بەجێهێش بە خۆزگە کە ئەچوو ئیفتتاحی پردی ڕاپەڕین و بەڵێنیدا کە پرۆژەی جۆتسایدی ناو بازاری ڕانیە تەواو بکە خۆزگە 1 ملیار دیناری جێهێش باین 1 ملیار دیناری باشە پرسیارە یەک تاکە دینار سەرۆکی حکوومەت بوو بە زۆر فەرزی کرد بڵێ با لا مەرکەزی ئیداری و مالی جێبەجێ بکرێت. ئێمە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاری یەکێتی نیشتیمانی بەو شێوەنە بۆ کاگڕنج بۆی بە بەرچاوی هەموو بینەرانی خۆشەویست ئێوە بە ڕێژشت ڕوون بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لا مەرکەزی ئیداری کردووە. ئەو لا مەرکەزی ئیداریە بۆ زاخۆ بۆ گەرمیان بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ هەموو پارێزگاکان. بەڵام لە هیچ وڵاتێکدا بووە تۆ پارێزگایەک بڵێ کە داهاتت هەبوو پرۆژە بکە کە داهات نەبوو پرۆژەمەکە جاگەر بەو پێوەرەی بیت. سلێمانی بە داهاتی خۆی موچە بدا پرۆژە بکە خزمەتگوزاری پێشکەش بکە تەمویلی بجێی تەشغیلی وەزارەت و دام و دەستگاکانی دائیرەکان بکە ئەی ئێمە ئەنجومەنی وەزیرانمان بۆچووە پەرلەمانمان بۆچیە حکوومەتمان بۆچیە بە هەر پارێزگایەک حکوومەتێکی سەربەخۆ بێ. بۆی ئەمە بابەتێکی ڕێکەوتنی هەردوو لانیە ڕێکەوتن نییە. ئێستا بۆت باسەکەم ڕێکەوتن نییە. طبعاً داهات لە هەر کوێیەکی کوردستان بێت لە زاخۆ بێ لە گەرمیان بێ داهات هاوڵاتیانی ئەو هەرێمی کوردستانی مەفروض لە یەک سندوق بێ بە یەکسانیش دابەش بکرێت بەسەر شار و شارۆچکەکاندا بخرێتە یەک خەزێنە. ئێمە لەگەڵ ئەوە بووینە بەڵام بۆ بابەتی دەسەڵاتی ئیداری پێویستە دەسەڵاتی ئیداری شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان. ئەوە لەلایەکی تر بابەتی 43 بە 57 لە ئەسڵدا ئەم بابەتە 53 بە 47 بووە 53 بە 47 بووە. بەڵام دوزار قەزای کۆیە نەحی بالیسان خراوە سەر پارێزگای هەولێر بووە 53 57 بە 43. باشە ئەگەر قەولە ئەوی کاکیوی داڕڵێ ئەگەر قەولە سلێمانی کەم تەرخەم بۆ بەرامبەر بە پرۆژەکانی ئەی جۆتسایدی هەولێر کۆیە تەمویلی لەسەر پارێزگای هەولێر نیایی بۆ نەکراوە. ئەی خەڵکی ئەم هەرێمی کوردستانی ئەی جادی 40 مەتری کۆیە کە 7 ملیار دیناری وێ بۆ نەکراوە. ئەی جادەی نێوانی دەربەندی گۆمەسپان و سماقولی کە ڕۆژانە کارەساتی گەوری لە ڕۆدا کاگڕەنج ئەو ڕۆژانە چووم ژماردم 250 لۆری بار هەڵگر لەگەڵ تانکەر بە دوای یەک داوەستا لێم پرسین ئاڵێ دەبی شەو ڕۆژێک چاوەڕێ بکەین. ئەم حاڵەتە نە لە سنووری ئێران هەیە نە لە سنووری سووریا هەیە لە دەواازەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی هەیە. ئەی ئەم ڕێگایە لەسەر پارێزگای هەولێر نییە بۆ چا ناکرێ. ئەی ڕێگای بالیسان پرسیارەکەم ئەی ڕێگای بالیسان عفوم کە کاکوی دەمن گوێم لە جەنابەت گرت گفتوگویەکی هێمنانە ئەەکەین. ئەی ڕێگای بالیسان نەحیەیەکە ئەگەر وا احتیبار بکەین بە زۆن بکەین بالیسان و سکتان و
کۆیە بە تەواوی قەزاونحیەکانی سەر بە زۆنی سەوزە بەڵام لە ڕووی ئیداریەوە کۆی داهاتیان هەرچیان هەبێت ئەگەڕێتەوە سەر هەولێر ئەی ئەو داهات ئەو شارانە سەر بە هەولێر نین ئەو ڕێگانە هی هەولێر نین بۆ چارە نەکراوە ئەی داهاتی ڕێگای سماقولی چەندین داهاتی بۆ حکوومەت یاریمی کوردستان دەستە بەر نەکرد لە ڕێگایشتی جاری نییە بۆ چارە سەر ناکرێت لە حاڵەتێکدا کە کۆی باج و دەرامەت و ڕسومات دێتەوە بۆ ئاگاداری باشترین دائیرە لە هەموو کوردستان کە پارەی ئاوی کۆکردبیتەوە بەڕێوەبەرەتی ئەوی کۆی بۆ کە داهاتەکەی بۆ بەڕێوەبەرەتی ئەوی هەولێر ئەگەڕێتەوە لە حاڵەتێکدا کێمە پێی زادەی 40 مەتری کۆی پێویستی بە 7 میلیارد دینارە بۆی دابین ناکرێت بۆ ئەوەی کە ئەکرێ کاک ڕەنج ڕوونە جیاکاریەکی تەواو لە هەرێمی کوردستانە کرێ گەمارویەکی ئابووری ناڕەوا خراوەتە سەر سلێمانی پاساوی ئەوە بۆ دێنێتەوە سلێمانی کەم تەرخەمە لە بەرامبەر کۆکردنەوەی داهات کاکە داهاتی سلێمانی دیارە و ڕوونە داهاتی کۆی گومەرگەکانی سلێمانی لە ماوەی ساڵی ڕابردوودا نێوان 30 بۆ 47 میلیارد دینار بووە داهاتی ناوخۆی لە نێوان 35 بۆ 55 میلیارد دینار بووە هەموو داهاتی سلێمانی کۆبکەوە هەموو داهاتی سلێمانی بە مەرزەکان و بە دەواازەکان ناکاتە داهاتی گومرگەکانی سنووری پارێزگای دۆک کە ئێمە حەزەکەین کە پرۆژەیەک لە زاخۆ ئەکرێت دڵمان پێخۆشە بێ کە پرۆژەیەک لە سۆرانەکرێت دڵمان پێخۆشە بێ کە جۆ سعید لە هەولێرە بین دڵمان پێخۆشە بێ بەڵام ئەمە ئەبێ هاوسەنجی بکرێ تۆ ئەگەر حکوومەت و ئیدارە بەڕێوە ئەبێ خۆت بە مەسئول و بەرپرس بزانی بەرامبەر بە هاوڵاتیەک لە گەرمیانی ئەنفال کراو لە هەڵەبزەی چیمیایی کراو لە چەمچەماڵی با بڵین پایتەختی ئەنفال بە هەمان شێوە لە دهۆکی دەلال و لە زاخۆ و لە سۆران و لە هەولێریش بەڵام لە ڕاستیدا ئەوەی ئەگوزارێ ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەندێک لە خەڵکی ناو حکوومەت و برانی پارتی باسەکەن بەڕاستی ئەم لۆجیکەش تاکەی هی خۆم بۆ خۆم بەشی تۆشە خۆم لە چی لە داهات ئەخ لە کام داهات چەند جار لە کام داهات لە کام داهات ئەو 100 میلیارەی کە کاکی بیدارژان ئەو 100 میلیارەی با 100 میلیارەکە زەحمەت نەبی بابی دۆزینەوە بۆی پرۆژێ ڕوودا و کەناڵێکی پرۆفیشناڵەوە نیە جەناب لێرە قسەکەین بڕۆن بپرسن لە وەزارەتەکانی تورکە چەند لە کام وەزارەت لە وەزارەتی بەخزمەتی جەناب ئەگە وەزارەتی دارایی مەبەستە لەو وەزارەتی کە دەسەڵاتی هیچی نییە جگە لە دەرکردنی بەیاننامە بۆ پاساوێنان بۆ ونبوونی پارە بۆ لە وەزارەتی پرسیارت کردووە لە وەزیری ئاوەدانکردنەوە بۆ ئەم زادانە تەواو نابێ بۆ زادەی بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە لێرە بۆ ئەوی لی بپرس لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زەحمەت نەبی 100 میلیۆن دینارت پێیا کردو بۆ جادەیەک ئەگەر قەول بێ هەر ئەمر دەرکردن بێت هەر بڕیار دەرکردن بێت هەموو کەسێک کە توانی بڕیار دەرکە بەڵام ئەم پرۆژانە پرۆژەی استراتیژین ئەرچی وەزیری ئاوەدانکردنەوەی پارە تەمین کا بۆ دابینکردنی پرۆژەکان وەزیری ئاوەدانکردنەوە لە من و تۆ باشتر ئەزانێ کە لەم سنوورە داهات نییە لەم پارێزگایە داهات نییە خۆ زادانە هی ئەمڕۆ دوێنێ نییە کە ئەمڕۆ وەزیرەکە گۆڕانە وەزیری پێشووی ئاوەدانکردنەوە 5 ساڵ خۆتان نەبووە ئی خۆمان یەکێتی نەبوو بەڵێ یەکێتی بووە کاک دەرباز بۆ کۆمەڵێک هەنگاوی باشی هاویشتووە ئەو نسبەتەی ئێستا بڕۆ بەلای کاک داناشەڵێ بڕۆی بۆچی جادەی کفری باس ناکەن منیش هەنگاوی باشم ماویشتۆ بەشێکم تەواو کردووە جادەی کەلار کفری چۆن جادەی کەلار دەربەنی خان ئەزانی وێرانترە کاگڕنج ئەگەر ئەرچی وەزیر تەنها دەرکردنی بڕیار بێ ئەمە بە هەموو خەڵکەکرێ وەزیر ئەبێ دیفاع بکە ئەبێ داکۆچی ئێستا ئێوە دوو پەرلەمانتاری پارتی وەکێت بۆ نمونە خەڵک دانیشوە ئێستا بەدیار ئەم تەلەڤیزۆنەوە خواخوایەتی بزانێ بۆ نمونە دایکێکە تا مناڵەکەی لە سلێمانیەوە گاتە و لێر دڵی لە مستیاتی ئەو معاناتەی خەڵکی سلێمانیە هیوی دارگیان تۆ کە لە هەولێرەوە ڕۆیتەوە بۆ زاخۆ و معاناتە و نییە کە خەڵکێکی سلێمانی لە سلێمانیەوە دێ بۆ هەولێر وایەوانە یعنی من حەزەکەم بۆ نمونە تۆ ئەدبینم لە سۆشیال میدیاکەت بلۆکێک بەسەر شانتەوەیە دەستە خۆش بێت عمرە درێژ بێ مەکتەب دروستەکەی بۆ زاخۆ وەنیە بە موچەکەی خۆت هەوڵەیی بۆ زاخۆ بەڵام ئایا تۆر پەرلەمانتاری زاخۆی ئەی کەلار ئەی گەرمیان ئەی سموت ئەی چەمچەماڵ کە ئاویان نییە بیخۆنەوە بە موچەی من ئەو جادە دروست نابوو حماسەتەکەت کاگرنج پرسیارم کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان بیللهی وەتڵایی بەم ڕەمەزانە 1 دینار غەدر لە سلێمانی کرابایە خۆم نوێنەری هەموو خەڵکی سلێمانی و نوێنەری یەکەمی کاک باڤێڵ ببووم و جنابی کاک قوبات ئەبووم لەسەر ئەم سوودیا قسەمە کرد با خزمەت ئەم حکوومەتی کە یەکەتی شەریکی نیوەیەتی نوت پرسیارم کرد چەند پارە چوودە سلێمانی حەقی سلێمانی چەند بوو چەندتان نەناردووە 1 دینار بابێن بڵێن کاکە 1 دینار 1 سنت پارەی حەقی سلێمانی لە هەولێر ماوە هەولێر پارەی سلێمانی خواردوێتی من دێم لە یەکەتی زیاتر
لە بەڕێز کاک باڤێل لە بەڕێز کاک قوبات لە بەڕێز کاک لوقمان و هەموو خەڵکی سلێمانی و یەکەتی زیاد دیفاعیان لێکم نوا بە خزمەتی جەنات کەم کاک لوقمان من بە قسە لە پارەی من بە ئیشانە بەڕوم بکەمەوە من قسەی ئینشایی ناکەم من داتایەکی ڕسمی کە هەیەتی 9 تریلیۆن دینار 9 تریلیۆن دینار چوتە و سلێمانی بۆ موچە با خزمەتی جەناب بکەم با خزمەتی جەناب بکەم جگە لە موچە بەڕقم بەنەرە بە پارەی کاش پارە 9 تریلیۆن دینار بەس بۆ موچە چوتە و سلێمانی جگەلەوە با خزمەتی جەنابتان کاکە ئەگەر قسەیەکی من ڕاست نەبێتن کێ لە سلێمانی بەرپرسە لە مەلەفی دارایی بابێتەوە سەر تەلەڤیزیۆن باتەوە بکەم جگە لە موچە بەڕێز کاک لوقمان جگە لە موچە جگە لەو 9 تریلیۆن دینار ئەوە چۆتەوێ هەموو مانگێ 287 میلیارد دینار 80% موچەی سلێمانی وەکو هەولێر و دهۆکیش لە بداهاتی نەوت دابین ئەکرێتن باشە فەرموو کەرم کە نەوت مەسەلەن ئەگەر تو بی باسی عەدالەت بکەی ئەمە فەرمی وەزارەتی سامانە سروشتیەکانە چەند نەوت لەکی هەیە چۆن دابەشەکرێتن پرسیاری پەرلەمانتاری ناردووەوە لەو ساڵە بەس مانگی ڕابردوو لە چەند مانگی ڕابردوو 63 تریلیۆن دینار 63 میلیارد دینار لەو حەسەی کە مانگانە دەبووە بوو سلێمانیا بە زیاتر ڕۆیشتووە 63 میلیارد دینار لە پارەی هەولێر و دهۆک غەدر لە دهۆک کراوە من لە پارێزگای دهۆکم غەدر لە دهۆک کراوە زۆرترین بێکاری زۆرترین هەژاری لەوێ کراوە پارەکان لێ بڕاوە ناردووانەتەوە سلێمانی من تەحمولیان قسە ئەەکەم ئەو قسە ئەەکەم کوبوونەوەیکی تایبەتی پارتی ویکەتی هەبووە لەسەر ئەم وەزعی سلێمانی کە چی ڕوویداوە پارتی ویکەتی دانیشتوونە کاکە وەرەقەکانیان هێناوەتی پرۆژە پێشکەش کراوە وەزارەتی دارایی بکرێتە وەزارەتی دارایی بەڕێز کاک لوقمان خۆی ئەزانێتن لە سلێمانی داوایان کردووە کاکە هەموو پارە خەرجەکەی نیشتیمانی بێتن باشە کە تو پارەکە نیشتیمانی بێت داهاتەکە کوکردنەوەکەشی نیشتیمانی بێت ئەم وەزارەتە بکەنە وەزارەتی دارایی هەموو پارەکە بێتەوە خەزینەی حکومە لەوێ دابەش بکرێتن وتیان کاکە حکومەتی هەرێمی کوردستان وتی کاکە ئەمن تو ناتوانی پاری سلێمانی کوبکەوە مەسئولیەتەکە بمدەیە من ئەچم لە سلێمانی پارە کو ئەەکەمەوە ئەگەر لەوەی زیاتر ئێوە ئێستا هەیە لەو وەفدەی کە لە بینی پارتی ویکەتی لەسەر ئاسی حکومەتەتی من پرسیارم کردووە کاک لوقمان پرسیارەکەم وانە بێتن با تیمی یەکەتی لە حکومەتی هەرێمی کوردستان بێتەوە لەسەر کاکە هەر کەسی بدات من پەرلەمانتارم حەقم هەیە بەدواداچوون بکەم بۆ غەدر لە سلێمانی کراوە بۆ غەدر کراوە داوایان کردووە کاکە بێ من تیمێک لە حکومەت بێتن تیمێک لە حکومەت بێتن لە من مەپرسە تیمێک لە حکومەتەوەی لە جەنابی ڕۆژان بوو کاگڕانج قسەکەم تیمێک لە حکومەتەوە بچێتن پاری سلێمانی کوبکێتەوە قبول نەکراوە گەورەترین کێشەی لێرە قفل درراوە کاگڕانج کاک لوقمان بەڕێز خەڵکی سلێمانی بپرسن ئەو پارەی سیولەی کاشەکە تیم لە حکومەتەوە بچە مەگەر حکومەت خۆی بووە وەکوتەریەکەتی لە هەموو شتێکا شەریکە بۆ مەسەلەی کێ بچە مەگەرێکەتی خۆی حکومەت وایە لەم هەرێمی کوردستانە کێ شەریکی ڕئیسیە ئەم وڵاتە پارتی ویکەتی وانە وایە کاک لوقمان وەڵام من لە پارە شەریک نین لە هەموو شتێک لە داهات شەریک نین باشە معقولە من زۆر پێم ناخۆشە لەکوێ دێت زۆر پێم ناخۆشە تیمی حکومەتی هەرێمی کوردستانی بەشی یەکەتی نیشتیمانی کوردستان لە حکومەت چۆتە دەرێ خۆی قەراری داوە ببێتەوە تیمێکی لوکاڵی بەس لە سلێمانی عەدالەت لە کاتەکە هەبێ چەند خولەکێک تێمێ ئەچمە لای کاگمیران چونکە بەڕاستی بە نوێنەراتی پرۆژەکانی سلێمانی هاتوو 1000 پرۆژەی ڕێک 1000 یا زیاتر زیاتر لە 1000 پرۆژە بێزگەلەوە بەرێنان بەس لە سلێمانی وەستاوە جێم لێگرتی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئیدارەی سلێمانی قسەی کردووە ڕێگە بدەن تیمێکی حکومەت بێت داهاتی سلێمانی کو بکاتەوە بۆی بزانێت چەند داهاتەیە چەند پرۆژەکرێت لەکوێ کەم سەرۆکی لیژنەی شارەوانیت بێ زەحمەت شەڕ یەکێتی و پارتی لە شەستەکانەوە هەیە بە من چارەسەر ئەگەر ئەو تیمە چوو پارێکو نەکردەوە یەک دقەکە ئەگەر پارێکو نەکردەوە حکومەت وتی من کامەڵەکەم بۆ تۆ بەڵام ڕێگە بە من نەدەی من نەزانم چەند داهات هەیە وتی هەرداوای دەرگا بە دەرگا من جارە ئێستا بۆ شەڕی پارتی وەکەتی نا شەڕی پارتی وەکەتی نییە بەخوای سەیریکە نەزانم خەڵکی سلێمانی چونکە بەڕاستی پێ بڵم ئەم بەزم و مناقەشەی پارتی وەکەتی نەوتیژ نەبوو لەو چیایش بوو نەرێکتریان ڕاوەنا هێشتا نەوتیژ نەبوو یەک بیرە نەوتیژ نەبوو من ئەوە ناڵێم من ئەوە ناڵێم سەیریکە براکەم تۆ لە لیژنەی داراییت وەنیە جێگری سەرۆکی لیژنەی تۆش سەرۆکی لیژنەی شارەوانی وەنیە بێ زەحمەت با ئەمە جارێکی تر
ئەمە حەق با نەبێتەوە بە مادەی هەڵبژاردن خەڵک ئەمرێ حەزەکەم زانی نازانین ئەم جارە دوور با تۆ ئەمرید یا من ئەمرم یا ئەو ئەمرێت یا ئەو ئەمرێت بێ زەحمەت بە دوواداچوون بکەن بزانن ئەم جادەیە بە تایبەت تۆ ئەوە زۆر بە یەقینەوە قساکە فەرموو ئەوە بە دوواداچوونی ئەوە تۆ بە دوواداچوون کردووە چییە لای تۆ چییە لای تۆ چییە لای تۆ یەک دقیقە یەک دقیقە بێ مەجالم ناتوومە بەس بۆ گوێ بگرم فەرموو ئەوەی کاکی ویدار ئەڵێ لەگەڵ ڕێزم بۆی قسەی من نازانم چێ بۆی باس کردووە بەڵام ئەساسی کاکە قسەی ناو کۆبوونەوە نیە ئەساسی ئەوی بۆی جێڕاوی تۆ غەڵەت یەکەم سلێمانی لە دەستێکی زۆر ئەمیندایە پێویستی بۆی نیە کەس لە هەولێرەوە یان لە دهۆکۆ یان لە شوێنشتەوە بچێ بۆ سلێمانی بۆ کۆکردنەوەی داهات دوو داهاتی سلێمانی ڕوونە ئێمە هەموو مانگانەوە دیارە داهات چەندە ئەخرێتە ڕوو و بەشێکیش لە داهاتەکانی سلێمانی وەرناگیرێ ئەگەڕێتەوە بۆ هەولێر بۆ حکوومەت مەسەلەن بنمونە چەند باجێک هەیە کە ئەگەڕێتەوە وەزارەتی سامانە سروشتی و کانزاکان بودجەی داهاتی فەرمانگە فیدراڵیەکان وەکو قامە و ڕەگەزنامە و کارتی نیشتیمانی و پاسپۆرت داهاتی کۆمپانیا و گەورە بازدەران هەندێک لە داهاتی وەزارەتی منە تۆم نەبڕی وەکو عەجو عەمرا ڕسوماتی مرور وەکو نوێکردنەوەی مۆڵەتی پیشانگا داهاتی پشکنینی هەزەکان هەندێک داهاتەکانی وەزارەتی پەروەردە وەزارەتی گواستنەوە و گەیاندن و فڕۆکەخانە وەزارەتی پلاندانان شارەوانی دەستەی وبەرهێنە وەزارەتی پیشسازی و کارگەکان وەزارەتی کارەبا ئەوەی کە بەشی ئەکرێتە مەقاسە و سەرجەم حساباتە داخراوەکانی وەزارەتەکان مەبەستم ئەوەیە بەشێکی ئەو داهاتەش لە سلێمانی ئەگەڕێتەوە ئێرە لەگەڵ ئەوەشدا ئێمە نەهات ئێمە لەگەڵ ئەوە نین لە سلێمانی لەگەڵ ئەوە نین ئێمە بین تەنها سلێمانی بە کوردستان بین ئێمە زاخۆ و چۆن دیفاع لە گەرمیان و لە سلێمانێکە واش لە زاخۆ لە سۆرانەکەین بەڵام ڕوونە کاکە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ بزانین ئێمەش کەس نازانێت زاخۆ معاناتەیە کە سلێمانیەتی بە جۆری قسەکانی معاناتەیە کە سلێمانیەتی نا لەبەر ئەوەی ئەوان ئێستا پێتەڵێم کاکە داهات لە سنووری پارێزگای دهۆک مامەڵەی بازرگانی لە دەواازەی برایم خەلیل لەگەڵ کۆماری تورکیایە کۆی مامەڵەی بازرگانی ساڵانە زیاترە لە 20 میلیارد دۆلار هەموو داهاتەکانی عێراق کۆی مامەڵەی ئاڵوگۆڕی بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی تەنها لەگەڵ ئێران نەخێر هەموو داهاتی عێراق 10 میلیارد دۆلارە بی لەگەڵ ئێران بە مەرجەکانی سنووری هەولێریشەوە بۆیە ئاڵوگۆڕی بازرگانی بۆیە بەراوردی داهات ناکرێتەوە داهاتی سلێمانی لەگەڵ داهاتی دۆک من پێشتریش باسم کرد وتم کۆی داهاتی سلێمانی بە مەرجەکانەوە بە باج و ڕسوماتی ناوخۆشەوە ناگاتە داهاتی دەواازە سنووریەکانی برایم خەلیل و سنوورەکانی تری ناگاتە ئەو سنوور خۆ بەدەستە من توانێت داهاتی لێنە کە داهاتی لێنەبی تۆ فەرزەکەی کاکی ویدار ئەوێ هێزێک بنێریتەوێ و سەرانە لە خەڵک بچێنن داهات زیاتر کۆکەنەوە خۆ ناکرێت بەو شێوەیە کاکە داهاتی لێنە تۆ خۆ ناکرێت لەسەر حسابی خەڵک لەسەر ناخر واوێ ناکرێت خۆ تۆ ناکرێت لەسەر حسابی خەڵک داهات بە زۆر کاکە ئەو داهاتە ئەو نەوتەکە ئەفرۆشی هیچیە ئەو میلەتێ جا ئەگەر لە سلێمانی بێ لێرە بێ غاز ئەگە هەیە لێرە داهاتی هیچیە ئی خەڵکی دۆکە و خەڵکی سلێمانیشتا بۆیە ئەو گەبار و ئابووریە کە بەناڕەوا خراوەتە سەر سلێمانی بەوە پاساوی لۆ دێنرێتەوە کە گوایە داهات لە سلێمانی کۆناکرێت و کە ئەمە ئاساسی نییە داهاتەکان ڕوونن کاکە سلێمانی ناتوانێت بە خۆی بژێنێ کاکرنج تۆ شەزانی و کاکی ویدایش کە پیاوێکی ئیماندارە خۆی لە خوانەکە ئەزانی سلێمانی بە داهاتی خۆی ناتوانێت خۆی بژێنێ باشە بوو تەحەدای حکومەت ناکەن خی بوو تەحەدای حکومەت ناکەن تەحەدای حکومەت بکەن ڕێگا بدەن بێ داهاتی سلێمانی و کاتەوە 100 بێ ئامارەکانمان خۆ ئێمە ناین لەسەر حیسابی زیادکردنی باز لەسەر هاوڵاتی لەسەر حیسابیکردنی وتانەوەی هاوڵاتی داهات لە سلێمانی ویستیانە زیاتر لە ڕێژەی باد زیاتر لەو بادجەدا بنێن کە لەسەر خەڵکی هەولێر هەیە لە سلێمانی کاکیویدار باسەکە کە ڕێگە بدەن ئێمە بچین داهات لەوێ کۆ بکەین تۆ حکومەت ئەوەی کە حکوومەت هەیە لە سلێمانی کاکیویدار بەپێچەوەن ئەو حکوومەت لە سلێمانی حکوومەتێکی بنفکەفراوانە یەکێتیە کۆمەڵە گۆڕانە یەکگرتووە هەمویان پشتیان هەیە لەم حکوومەت خۆ بەتەنها حکوومەتی یەکێتی نیشتیمانیە لە سلێمانی بە پێچەوانەوە لە سلێمانی هیچ شتێکون نابێ ئەوەی کەونە لە لای ئێمە لێت ناشێرمەوە ڕەنگە لە سنووری پارێزگای هەولێر هۆک بێ کە جگە لە پارتی دیموکراتی کوردستان بە تاکلایەنە حکوومەتی پێکەناوە هیچ هاوبەشێکی ئەگەر لێڵیەک لە داهات هەبێ لە داهاتی نەوتە ئەگەر لێڵیەک لە داهات هەبێ لە سەرچاوەکانی داهاتی سنووری پارێزگای هەولێر و دۆکە نەک سلێمانی بۆیە ئەم تۆمەتە
من حەفومکە ئەو تۆمەتێکی قرسە کە بخرێتە پاڵ ئەوەی کە بڵێن لە سلێمانی داهاتوونە بەیان پارە کۆ ناکرێت داهاتی ئەم وڵاتە ئەبێ هەمووی بە یەکسانی بەسەر هاوڵاتیان دابشکوری لێک خەزێنە کۆ بکرێتەوە کاک ڕەنج ڕێگرە لەما مەسەڵەیەم کە لە یەک خەزێنە کۆ بکرێتەوە و یەک دەخی لێ هەبێ کورد پارتی دموکراتی کوردستان لە حکوومەت ڕێگرە لەوەی کە داهات لە یەک خەزێنە و بە یەکسانی بەسەر تەواوی شار و شار باشە بۆچی حەزەڕەکرا لەوەی کە بۆ نمونە لیژنێکی تۆ خۆت هەواڵەکانە بیرە بەڵێ بیر لە ڕاپۆرتەکانی ڕوودا و زۆر ڕوون ئاماژەی بەوا کرد حکوومەت نەیەوت لیژنەیەکی پارتی دیموکراتی کوردستان بچێ بۆ سنوورەکان ئەوترا لیژنێکی هاوبەشی حکومی بچێ بۆ هەموو سنوورەکان بە شەفافی لە ئیبراهیم خەلیلەوە تاوەکو براکەم هەمووی نەئوترا بە ناوی سەرروکی حکومت ئەو وەرەقە ئیمزاکەم لەسەر ماڵ بێتن لە تەلەڤیزیۆنە من بە ناوی جەنابی سەرروک ئەو ڕێگە بەخۆم ئیمزا ئەکەم با سەرروکی ئەو لژنەی کە دەچێتە برایم خەلیل تحقیقی تێدا کە با یەکەتی نیشتمانی کوردستان بێت بەڵام ڕێگە بدەن لە هەموو دەواازەکان ئەو هێزە بچێتن تحقیق بکرێتن ئەم پارە لەکیە من ئەم قسەیە بە ناوی سەرروکی حکومەت یاریمی کوردستان ئیمزاکەم ئەمە تەلەڤیزیۆنە لەسەر من ماڵەوە قسەیە باشە بەهێز بڕاتن بڕ ئەو پارەی خەڵکە تۆشتوانی بە ناوی کاقوبادەوەی مزایکەی بەڵکۆم دوانەتان کاک ڕەنج شەڕی کاقوباد لەسەرەوە بووە کاقوباد بۆ لە ئەنجومەنی وەزیران بایکۆتی کردووە لەسەر خۆیەتی لەسەر دەسەڵاتی خۆیەتی لەسەر مافی خۆی لەسەر خەڵکە لەسەر هاوڵاتی لەسەر ئەو گامار و ئەو تەحەدایی کە کاقوباد لە بیدایەتەوە ئامادەی تێدا بووە کە کۆی داهاتەکە لە یەک سندوق کۆ بکرێتەوە هێزە چی بچنە سنوورەکان هیچ گرفتی هیچ لاری نەبوو ئەمە تۆمەتێکە ئەخرێتە پاڵێچێتی نیشتمانی قەت ڕێگری نەبووە لەوەی ئێستا من هاتم باسی کاک ڕەنج ڕوخسەتدا کاک ڕەنج بەڕێوەبەری کۆمەلگای گومرجی باشماخ چییە باشماخ یەکێتیە مدیر گومرگەکە گۆڕانە بەعکسەوە لە پەرویستخان مدیری کۆمەلگایەکە گۆڕانە مدیرەکە دیەکێتەوە دەیەکێتی نییە بەتەنها لە دەواازەکان ئەمن پرسیارەکەم ئەی لە دەواازەکانی ئەی لە دەواازەکانی کاکڕنج ناڵێ ئەمای لە پاشماخ هەموو مشکلەی هەیە لای ئێمە هیچ مشکلەی نییە من ئەو قسە ناڵێم کاک لوقمان جەنابەت باسی داهاتی زەریبەی شەریکە گەورەکان کرد جەناب گەورە باشدەران کاکڕنج ئەو ڕاستیە بوو جەنابەت و بوو هەموو بینەڕەم بوو بەڕێز کاک لوقمان ئێمە لژنەی دارایی بەڕێز کاک زیاد سەرروکی فراکسیۆنی یەکەتیە سەرروکی لژنەی ئێمنە چوونە ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک عەبدوڕەحمان بەرپرسی بانقی سلێمانی بۆ هات وتی کاکە معقولە ماژدی مۆڵ بانقی پرۆژێکی هەیە لە سلێمانی بێ پازەریبە لە هەولێر بدات لەوێ لەناو ئەنجومەنی وەزیران قەرار درا هەموو بودجەی هەر پرۆژێک لە سلێمانیا کرێتن لەویش دەدرێتن هیچ زەریبەکەی سلێمانی نایێتە ئێرە زۆر باشە یەک داقا ببوورە پێمەڵەن داوای لە برنەکەم بینەرانی بەڕێز ئەمان قسەی خۆیان کرد پاش ئەم ناوبڕا ڕای کاک میران وەرەگرم لەسەر پرۆژەکانی سلێمانی قساکات لەگەڵمان بمێنەوە سپاسانەکەم ڕزانداری تر سڵاوتان لەبێ کاک میرانەوە حاڵی جادەکان بوو حاڵی پرۆژەکانی سلێمانی چۆنە سەرەتا سپاس بۆ برادران ئەوەی ئەمە بیڵێم ئێمە لە ماوەی 8 ساڵە لە 2014ەوە تا ئێستا وەڵامێکی جددیمان لە حکومەت دەست نەکەوتووە بە هەموو فراکسیۆنەکانەوە بەڵێندەران بازرگانان وەبەرهێن هەمووی بێزار بووە لەم وەزعی کە ئێستا لەم دەڤەرەیە ڕوئەیە ئێمە تێناگەین ئەوڵێ پارە هەیە ئەوڵێ پارە نییە ئەوڵێ پارە هات ئەوەی کە لە واقعی بینین پرۆژەکانی بەڵێندەرایەتی بۆ باسکەم سەر و 1000 پرۆژە لە سلێمانیە وەستاوە و چەقبەستووە لە ساڵی 2014ەوە ڕۆژێک ئیشەکە هەفتەیە ئیش ناکە جادەکە و ڕێگاوبانەکە 3 مانگ پارەی ئەیرێتێ دوای ئەوە پارەی نایرێتێ کەڵەکە ئەبێ بۆتە هۆی ئەوەی کە ڕۆژانە کە سوکاری ئێمیتیا لە ناو ئەچێ کە سوکاری خەڵکی لە ناوەچێ بەڵام لە کۆتاییشە نە پرۆژەکە تەواو ئەبێ بەڵێندەرەکەش بەهۆی ئەوە ئیفلاسەکە و سەرمایهدارێکی تریشمان نەجاتیە بێ و ئەکەوێتەوەی مایەپووز چەند پارەتان لای حکومەتە بەڵێندەرانی سلێمانی بەڵێندەرانی سلێمانی سەر و تریلیۆنێک
دینارمان لە لای حکوومەتە لەسەر ئاسی کوردستانیش سەر و 3 تریلیۆنمان هەیە بەڵێندەران بازرگانان تووشی شۆک بووین کە وای لێ هاتووە کە هیچ ڕێگەیەک لە پێشووترا نەکرا بە ئەقسات قوربان ئەقساتەکان مانگێ بوو دوایی نەما ئێمە هاوارێکی دنیامان کرد وەزارت نەماوە لە دەرگاینین ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵەیە زیاد لە 200 نووسراوی فەرمیمان بۆ هەموو لایەنەکانی حکوومەت کردووە 20 خۆپیشاندانی ڕسمیمان کردووە ئەم پرۆژانە پەیوەندیشتی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەی باشە ئاوا بەجێ بهێڵرێ ئەی ئیتر دوایی بە کەڵکیەوەی دروست بکرێتەوە بێگومان و پرۆژانە ڕۆژ بە ڕۆژ وێرانە بێ ئەو پارەی کە بۆ چاکردنەوەی کە دەست پێکاتەوە ئەوەش بەڵێندەرەکە کۆمپانیەکە خۆی ئەیە یعنی وەکو ئەو جادانە باوەڕم پێ بکە ئێستا لە بەرامبەرکانی وەتمان دوو سایدەکە ئەوەندە لۆری بەسەرا ڕۆیشت وێران بووە حەزەکەمزانانی ئەو جادەیە قەت تەواو نابێ ئەگەر وا قوربان ئێمە کە هەتا بەشێکی تاواکی ویتری تێکە قوربان ئێمە کێشەکەمان لە چیە ئێستا ئەم دوو بەڕێزە کە باسی مناقەشەیشان کرد و خەریکە مناقەشەکە تیای و نەبین ئێمە هاتینە پەرلەمان وەکو بەڵێندەران لەسەر ئاستی دەستەی باڵایی بێچێتی بەڵێندەران کە بە هەموو لقەکانیەوە سلێمانی هەولێر دوهۆک گەرمیان دەڤەری ڕاپەڕین داوامانمان پەرلەمان فریامان کەون ئەمە هەر معاناتی سلێمانیە ئەمە لەسەر ئاستی سلێمانی هەموو کوردستان هاتینە پەرلەمان زاخۆ هەمووی ڕەواندوش پەرلەمان بەسپاسەوە پێشوازی لێکردین کۆنووس نووسرات چوە لیژنەی دارایی چوە ئەنجومەنی وەزیران وەڵامەکەی چی وەڵا پارە نییە ئەی پەرلەمان حکومت کاڵن ئەم هەموو پارەی هەیە ئەچێ بۆ سلێمانی ئەچێ بۆ ئەی باش ئەم پارێ بۆ نەخرایەوە سەر وەزارەتی پلان هەرچی پرۆژەکانی کوردستان هەیە ڕەبتی بە پلان بە وەزارەتی پلان و وەزارەتی دارایی هەیە ساڵانە بەرنامە دانرێ چ پرۆژێ چەنی پارە ئەوێ لە ساڵێکی تر تۆ خۆت وەبەرهێنەریشی بەڵێ ئەوەی کە کاکیڤیدار ئەڵێ لا مرکزیەتی تەواوی ئیداری و دارایی هەیە ئایا پرۆژەکانی وەبەرهێنانی سلێمانی ئەتوانن لەوێ قەراری لێبیرێ ئێستا ئەوەی تۆ ئاگاو لێبێت چەند پرۆژە لە شاری سلێمانی لەسەر ئیمزاپەکی کەوتووە لە سلێمانیە تەبان ئێمە ڕۆتینی شەکە لەو کارانەی کە هەموو کوردستانی پرۆژەکان ئەبمووی ئەچێت لە سلێمانیە ئەوەی کە بڕیارەیرێ بەس بازرگانیە لەگەڵ گەشتیاری کردنیشتە جێ بێ بچێتەوە بۆ ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە تقریبان 6 مانگە نزیکی 20 پرۆژە زیاتر لە دەستەوە بەرهێنانەوە چۆتەوە بۆ ئەنجومەنی باڵا و وەڵامی نەهاتۆتەوە ئێمە کێشەکەمان نەک هەر لە وەبەرهێنانە بەڵکو بچۆرە پرۆژەکانی ترەوە هەموو دەسەڵاتێک ئەبێ بچێتەوە هەولێر لە هەولێرەوە بڕیار ئێمە لەم کێشەیە چیمان هەیە لە سلێمانیا تووشی ئەوە بووین لە سلێمانیا ئێمە کاڵین بەڵێندەران هەموو دەستەکانمان لە زاخۆ تاکو و گەرمیان هەموویمان ئاگامان لە یەکتریە ڕۆژانە قسە ئەکەین ئەم شەقامانەی کە باسیەکەن پاڵپشتی بەڵێندەرانەکەین بەڕاستی تووشی غەدر بوونە بۆ دیفاعمان لێناکەن زۆر دیفاعمان قوربان کە جوابێکی ئەنجومەنی وەزیرانیەتەوە قوربان کاگێڤیدار بەڕاستی و بەڵێندەرانە نەبڵێن گوناحن بۆی خێریان پێ بکەین حەقی خۆمان حەقی وانە پروژە هەیە قوربان هەرچی پرۆژە هەیە خاوەن پرۆژەکەی تەنیشتی قوربان ئەو جادەیە بینی پرۆژەکەی لەویا کەوتووە هەرچی ماڵ و موڵچێتی لە ختاب زەمانایە ئەوێ مڵکەکەی بفرۆشە پرۆژەکەی پێتەواوکە ڕەهنی لەسرە کەوێتی بە حکومەت ئەڵێ ڕەهنەکەم بۆ بکەرەوە ئەڵێ لە سایە 2 نیوی کولفەم بەرێ ئەڵێ باشە من وەختی خۆی بە لە سایە نیو کردومە ئێستا بۆ بم ڕێنمایە تازەی بۆ مەکەی ئەوە 6 مانگە کتابەکەمان لە بینی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانە کەس نییە لەناو حکومەت معنیم بە بەڵێندەران لە معانات یامان تێناگەم بەڕاستی قوربان پرۆژەکانی پترۆدۆلارمان هەیە پرۆژەکانی پترۆدۆلار 280 پرۆژەمان هەیە لە سنووری سلێمانی و گەرمیان و شارە زوور و هەڵەبجە تا ئێستا لە 2014 وەستاوە بۆچی وەستاوە پارەکەی بە ئیمزایەک وەزارەتی سامانە سروشتیەکان پارەکەی خستۆتە سەر بانقێکی ئەهلی بانقە ئەهلیەکە بە ئیمزایەک دەرچووە بەناوی شەڕی داعشەوە پارەکە نەخراوەتە شوێنی خۆی 260 پرۆژە لەوێ کەوتووە کەس ساحێبی نییە دەلیژنەی بۆ تەشکیل بوو تا ئێستا وەڵامی نییە ئێم خەڵکەمی ئیفلاس پێکرا لە سلێمانی لە کۆی 1200 بەڵێندەر 850 کۆمپانیا ئیفلاسی کرد بە سەدەقە دەژی باشە ئیفلاسی کرد بەچی ئیفلاسی کرد خۆ ئیفلاس خۆ نەقمارچی بووە نە پارەی بەخۆڕایی لە ڕشت و پارێکی لە مەشروعەیە و قەرزاری خەڵکە و خەڵکێتە سەری ئێوە هەر مناقەشەکەتان لەوەیە باسی سەیم بۆکەن جادەی سەی کولفەکەی 460 ملیار بووە 460 ملیار ئێمە خۆمان وەکو بەڵێندەران لە ناو پرۆژەکەیا بووین بۆی کرا بە 400 ملیار
لەم 400 ملیارە 100 ملیاری هاتو پرۆژەکە ئێستا خۆی مستحقە 200 بیرێتێ ئێمە کێ یعنی ئەوەی کە تۆ زانیاری هەیە ئەوە وانییە کە وەزیرێکی حکوومەت یاریمی کوردستان و توێتی 400 ملیار گوایە تەحەدای هەواڵە بوو بەکرەکە و کاک ڕێباز حەملان بوو کاک ڕێباز زۆر جار سەیری بەرنامەکانی منەکەی بەڕاستی ئەوە کاک لوقمان ئەو 400 وڵات زەحمەت نەبێ کاک ڕێباز 400 ملیاری تەسمیلی چێ کردی با ببینی بۆ پرۆژە پێتەواو دەوروبەری 100 ملیار 100 ملیار سەرف کراوە بە کاژ حسابی 100,000 دیناری سەرف کردی 100 ملیار نه ئەگە 100,000 سەرف کردی زەحمەت نەبی قسە غەریبە ها ینی قسە غەریبە هەموو خەڵک پێ وێرێ خۆ هەر قسەکردن نیە من ئەوەندەم نات ڕێباز ئەملانە وەزیری داراییە وەزیری ئاوادانکردنەوەیە فەرمون بابێن زەحمەت نەبی چ دیفاعتان لە سلێمانی کردی لە پرۆژەکانی سلێمانی کردیە نەخێر لە پرۆژەکانی تریش کاکە بابەتەر سلێمانی نیە من خەڵکی باڵەکایەتیم ئەوە زادە حاجۆمەرن زۆر چایدی سۆران چۆمان حاجۆمەران ڕۆژانە داهاتی گومرجی حاجۆمەران 20 ملیار مانگانە 20 ملیار دینارە لە ساڵی 2011 بڕیاری جۆتسایدکردنی چۆمان حاجۆمەران 16 کیلۆمتر درایە تەسەوڕەکەی بە 13 ساڵی 1 کیلۆمتریان تەواو نەکردیا بڕۆ ئەو هەموو داهاتەشیە ئەو هەموو ڕێگای پێدادێ بۆیە بەو مانایە خۆ لە هەولێر 27 کیلۆمتری زادەی 150 متری کرایە ئێرە بەهشتا شوێنەکانی تر دۆزەخە کاکە خەڵک لەو سنوورە لە سنوورەکەی من باسەکەم کاکە شوێنی گەشتیاریە لە قەسرێ شوێنەکەی پێگوترێ پرژ ئەوەی کانی بەست گەورەترین شەلالە لەسەر ئاستی عراق جادەی بۆ نەچووە دۆڵی سەکران بەهشتێکە جادەی قیری بۆ نەچووە بڕۆ هەموو چاڵ و چۆڵە بڕۆ 4 فەسڵی ساڵ بەفر لە پرژێ نابڕێ خۆتە زانی دنیای گەشتیار ڕووی تێکە بڕۆ جادەکەی بڕۆ ئەمڕۆ بە سیارێ ڕۆژی پاشی دەبی تعمیریکەی بڕۆ دۆخی ئەم شوێنانەی باڵەکایەتی و منتقەی خۆشناوەتی و بالیسان و نوکۆیە ئەو منتقانە ببینە تۆ زانی چ وێرانکاریەکە جیاوازی نەکراوە ناجیاوازی لە یەک شت کراوە ئێستا پێتەڵم جیاواز لە یەک شت کراوە سەنتەری پارێزگای هەولێر ئەشەدن و بیلا بایەخی پێدراوە ئەویش ڕەنگە بەشێکی ئەوە بێ کە جادەکان کراون لە بەرامبەری جادەکاندا بەشێکی زۆری زەویەکان بە قیمەت بوون و دەستکەوتی باشی هەبوو بۆ کۆمپانیا بۆ چەند کۆمپانیایکی دیاری کاکە سەتیەکە دەوروبەری سەتیەکەی جارێ نافرۆشتێ خۆتە زانی مەبەست نییە بفرۆشتێ بەڵام ئێستا لیژنەیەک لیژنەیەک لە شارەوانی هەسلێمانی پێکاتوە بۆ فرۆشتنی زەویە نایەبەکان بۆ تەواوکردنی ئەو پرۆژە نەکەر سەتی بۆ تەواوکردنی پرۆژێ ئاوی دەربەندی خان بۆ تەمیلکردنی بەشێکی بۆ چەمچەماڵ بۆ تەمیلکردنی بەشێکی بۆ ڕانی چی بکە ناچارە حکوومەت پاری تەخسیس نەکرد کاکە تەخسیس چیە تۆ شتوانی بڕیارێک بدەی بڵێ 1 ملیار دینارم تەخسیس کرد بۆم پرۆژێ بەس کە زەحمەت تەخسیس لەسەر وەرەقەیە کاکە تەخسیس لەسەر وەرەقەیە هیچ پارەیەک ناچێت دۆلار ملیارێکم بۆ تەخسیس کراوە گفتە پە چەمچەماڵ بەڵام 1 دانە دینار نانی لەسەر داهاتی پارێزگاکە خۆی داهات نییە ئەڵێ تۆ موچە بدە ئەبێ موچە بدەی ئەبێ تەمویلی پرۆژە بکەی ئەبێ قەرزەکانت بدێ و ئێمە چۆن نەکرێ داهات لەکوێ هەبێ داهات خۆ سەرچاوی داهاتی ئەم سنوورە دیارە و ڕوونە بۆیە ئەوەی کە ڕێگا ڕاستەکە ئەوەیە کۆی داهاتی کوردستان چەندی هەیە لێک خەزێنە کۆ بکرێتەوە بە یەکسانی دابەش بکرێت بیرمان نەچێ کاکە غەدر لەم تۆ کاک ڕەنزەزانی زۆرترین وێرانکاری لە سنووری پارێزگای سلێمانی کراوە 6 قەزا وێران بووینە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو 5یان لە سنووری 4یان لە سنووری پارێزگای سلێمانیە 2یان لە سنووری پارێزگای هەولێرن کە چۆمان و مێرگە سۆرە ئەبێ زۆرترین دەستی ئاوادانکردنەوە ڕووی ئەو قەزا وێرانکاریانە بکرێت کە تا ئێستا ئەوەی کە پشتی تێکراوەی ئاوری لە نەدراوە ئەو ناوچانن بۆیە ئەمە عەدالەت نییە باشە کاکرنج پارێزگای هەڵەبجە تازە کراوە تا پارێزگای زەحمەت نەبی جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی وەزیری دارایی زەحمەت نەبی 20 ملیار دینارم بۆ تەرتیب بکە بۆ دابین کە بۆ پرۆژەکانی هەڵەبجە لەکوێ داهات کۆکاتەوە بهێنێ جەنابی سەرۆکی حکوومەت وەزیری داراییەی جێگری سەرۆکی حکوومەت کە ئێمە ئێستا ئێمە هەڵوێستمان سەرۆکی پەرلەمان دەسەڵاتێکی تەشریعیە لای سەرۆکی پەرلەمانە ئێمە ڕوونە جێگری سەرۆکی حکوومەت تیمی یەکێتی هەڵوێستی وەرگرتووە هەڵوێستەکە لەسەر ئەو بەس مەعاش کۆکاتەوە ئێمە دەجار چوین بۆ لای وەڵامەکە هەڵە من پارەم نییە بەس پارەکۆ کەمەوە بۆ مەعاش مشکلێک کاکڕەنجیان ئەبێم حکوومەتی خۆمان بە پەرلەمانتارۆ بگەنە گۆڕینی سیستمی بانقی ئێمە سیستمی کاگڕەنجیان با من یارمەتی براو بە ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە پارە کۆکرێتەوە ئەیرێ بە مەعاش ئێمە بودجەی خەدەماتمان بیر چووە کە خەدەمات بۆ خزمەتی خەڵکە مەکتەبە جادەیە حەزانەیە ئاوەڕۆیە پرۆژەکە ئەکرێ بۆ خزمەتی خەڵکە
ئەبێ ماڭانە لەو بودجەی کە هەیە چۆن ئێساڵێ مانگی ئەوەنە لە نەوت ئەی بۆ معاش دابینەکرێ مانگی ئەوەنەش دانرێ بۆ بودجەی کاری پرۆژە خزمەتگوزاریەکان. ویستمەوە پرسیارە لە جەناب بکەم بۆ وەکوتر یەکێتیەڵێ ئێمە خۆمان بە خاوەنی هەموو کوردستان نەزانین بۆ کێتە سەر پرۆژە یعنی یەکسەری تەراجعەکەن گوایە هیچ دەسەڵاتێکتان نییە. کەس دەسەڵاتی نیە باوەڕم پێ بکە ئێمە لە دەرگای هەموو وەزارەتەکانمان ناوە هەموو حکومەتمەوە کەس دەسەڵاتی نیە من گەیشت ئێمە گەشت من بەڕاستی یەکشت بێ لە ماوەیەکی زۆرە لە تەلەڤیزیۆنی شادەر ناکەوین گەشتێتەوە قەنەعاتە هیچ کەسێک نییە بڵێ من فایلی پرۆژە و ڕێگاوبان بە جادە بە مەکتەب هەر پرۆژێکی خزمەتگوزاری من بەرپرسیم ئەچی بۆ لای وەزیر کام وەزیری تۆ باسیەکەی بێنە بەرامبەرم بادانیشێ ئەڵێ من وەزیر لێرە بووە دەسەڵاتی نییە ئەو حکایەتانەی سەبارەت بە قیتار بۆمانەکەی 5 ساڵە خەڵکت پێ مشغول کردیا زەحمەت نەبی 5 میلیارد دینارم بۆ تەرتیب کە بەوەی تەرتیبی کاکە چۆن ئەتوانێت کاکە وەزیرە برام ئەو پرۆژە استراتیژیە بەقوربان ئەرچی وەزیرە ئەبێ پارەی بۆ تەمویل کە بڕیاری نییە دەسەڵاتی نییە بەبێ پشتیوانی لە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە حکوومەت بۆ ڕاستکردنەوەی ئەو ناعەدالەتی کە لە حکومڕانی و لە پرۆژەی خزمەتگوزاری کاگڕنس ئێمە کە گلەی ئەەکەین من نمونەیەک دەدەمێ کاگڕنس هەڵە عەفوم کە ئەو قسەی بکەم چەمچەماڵ پایتەختی شەهیدانە دەربەندی خان و ناوچەی گەرمیان ناوچەی ئەنفالکران و وێرانە هەڵەبجە بە هەمان شێوە و ڕانی ڕاپەڕینش دەواازەی ڕاپەڕینە هەمویان کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە ئەتۆزانی کۆی ژمارەی ئەو دانیشتوانی کە کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە لە چەمچەماڵ لە دەربەندی خان لە ڕانیا پێک دێ لە 456,000 کەس کۆی ئەوە 9 میلیۆن دلار هەبیت پرۆژەی ئاوی هەموو ئەو شارانە تەواوبی بەتەنها نەعەدالەتی لەوەیە بەتەنها بۆ مێرگەسۆر 108 میلیۆن دلار سەرف کراوە بۆ مەشروعی ئاوی مێرگەسۆر ڕەواندووس شارێک کە خۆتەزانی شارێکی کۆن و دێرینە حەقی بەسەر هەموو کوردەوە هەیە بڕۆ ناوچەی ڕەواندووس بەشێکی زۆری کێشەی ئاوی هەیە دۆڵی ئاکۆگرەوەن لە بێ ئاوی ئەخنچێن ئاوی ڕەواندووس بۆ سنووری قەزای مێرگەسۆر حکوومەت لە سەدا 6 بۆ هەفتای پرۆژەی ئاوی تەسفی ئاوی دەربەنیخانی تەواو کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان نەی ئەتوانی لە سا 25ەکەی بەم داهاتانە و بەمەیکەی ویدار باسیەکە تەواوی بکە لە کاتێکا لە دەربەنیخان ماڵ هەیە 5 کەسی تووشی شەرپەنجە بووە قوربان ئێمە چوین پرۆژه ئاوی دەربەندیخان 19 میلیۆن دلاری لە سا چەندی تەواو بووە 156 تەواو بووە ئێستا پارەی بۆ تەخسیس کراوە لەو پرۆژانەی کە باسەکەم لە سلێمانی لەو زەویانی لیژنەی پێکاتوە فرۆشێ پرۆژه ئاوی دەربەندیخان تەواوە بێ دەست پێکرێ و لەگەڵ کۆمپانیەکە کاکە ویدار دو قسەت بکە و بە جادەکان ئەتانیانەوە سەر جادەکان بەڕاستی ئێوە تۆکو لیژنەی دارایی جەنابەت وەکو لیژنەی شارەوانی حەقا لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لیژنێکی تایبەتمەند دروست بکەن چونکە بەڕاستی ئەوە کارەساتە والله لە هیچ شوێنێکی دنیا ئەو کارەساتە نییە کە ڕۆژانە منی بینم لەو ڕێگایە بەڵێ فەرموو کاگی ویدار قسەت هەیە لەسەر قسەکانی مامەسا لوقمان سلام علیکم قسەم نەکردوتم بۆی قسەی خۆ بکەم فەرموو باشە ئەمە لە کوبنەوەی ئەنجومەنی وەزیران لیژنەی دارایی لەگەڵیان کۆبووینەوە قسە هات لەسەرەوەی کە پارێکی احتیاط هەیە لە بانقەکانی سلێمانی بەڕێز بەڕێوبەری بانقەکانی سلێمانی لەوێ بوو گوتی کاکە 200 میلیارد دینار پارە هەبوو دواتر لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان راپۆرتێکی کرد چۆ لەگەڵ ئەوان دانیشت و هاتنەوە راپۆرتێکیان نووسی هەر لەو کوبنەوە تەنیا 145 میلیارد دینار هەر لە پارەی سلێمانی هی بەڕێز عەبدوڕەحمان بوو کە مدیری عام بوو لەوێ لە کوبنەوەکەی شار بوویەوە دواتر کەشت بوو کە 350 میلیۆنە 350 میلیۆن دینار بەڕێز کاکڕەنج وەزیری دارایی 81 دەنگی لە پەرلەمانی کوردستانی ناکە تەشکیلەی حکوومەتی دروست بوو بەڕێز ئاواتی شێخ جەنابە نوێی ئەم مانگە ئێستا ئەمە چەندە 26 مانگە ئەمڕۆ 26 نوێی مانگ ڕوونکردنەوەیکی بەڵاو کردوتەوە ئەگەر تو دەخوێنی ئەگەر نا من خۆم دەخوێنمەوە نوێی مارچ نوێی ئەم مانگە مانگی سێ دوو خاڵی بوو جەناب باز دەکەم لەسەر سلێمانی نووسیوەتی وەزیری دارایی کە خەڵکی سلێمانیە خۆتان نەزانم بەڕێز کاکاوات هەموو خەڵکەی ناسی ئەڵێ گەندەڵی و خنکاندنی بازار و سەرانە سندن لە بازرگان و 000 هەدت بکەرەکە و کارکتەرەکانی لە سلێمانی و دەوروبەری بە کەس ناشاردرێتەوە ناتوانن خۆتان لێ بێبەری بکەن واتە ئێوە سزای خەڵکی سلێمانی بدەن خاڵی دووەم کێشەی ئێستای سلێمانی بەڕێز کاک لوقمان سەرباری دابەزینی داهاتی سنوورەکە لە ساڵی 2021
دەست پێ دەکات کاتێک لە بەرواری 2021 لە بانقەکانی سلێمانی نزیکەی 350 میلیارد دینار وەفر هەبوو لە کوتایی هەمان ساڵ نزیکەی 100 میلیارد دینار لە کوتایی 22 کورتێنا بوو 1 تریلیۆن دینار ئەم پارە لەکوێتە بەخەری کرد بەڕێز وەزیری داراییم قسێکە خۆ من قسە ناکەم وەزیرێکی شەرعەیە بەڵێ قسەی کردووە ئەمە پیجی فەرمی وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستانە ڕوونکردنەوەی بەڵاو کردەوە من نیمە قسەی من نییە باشە هەموو خەڵک کاک لوقمان هەموو خەڵک ئەپرسێ پاریس سلێمانی بوو کوێ ڕۆیشت پێم خۆشە یەکێتی تەحەدای حکومت بکات بڵێ کاکە وەرن ئەو لژنەی کە ئێوە داواکەن بۆ کۆکردنەوەی داهاتی سلێمانی دەفەرمونون وەرن ئەگەر هاتوو پاریس سلێمانی بەشی سلێمانی بەشی پرۆژەکان بەشی ئەو جادەی نەکرد گوناحی هەموو خەڵکی کە لەسەر ئەو ڕێگانە شەهید دەبن وەرئەگەرن ئەستوی حکومەتین لۆکاڵی سلێمانیە ئەگەر هاتوو پارەکەی حەقیقیە حکومت بچێتە ئەوێ پارەکەی هەر ئەوەندەیە حکومەتی هەرێمی کوردستان لە هەولێر تەمویلی کەمکردنەوەکەی نەکرد ئەو کات حکومەتی هەرێمی کوردستان هەر شتێکە ئەڵەی لە ئەنجومەنی وەزیران ئەگەر هاتوو پاریس سلێمانی هەر ئەوەندەی کە ئێستا باسی دەکەن حکومەتی هەرێمی کوردستان پارەکەی بوو ئەجزەکەی بوو پڕ نەکردەوە بەڕێ سەرروکی حکومەتی هەرێمی کوردستان کاک مەسوول بارزانی ئەو کات بەرپرسیارە بەرامبەر خەڵکی سلێمانی ئێستاش بەرپرسیارە بەڵام ڕێگە پێ بدەن ئەم بیانوەی پارتی نەهێڵنەوە کاکە بۆکە ئەم بیانوە نەهێڵنەوە بۆ کە نوێنەرانی پارتی یەک دقەتە کۆمبوونەوە 145 میلیارد دیناری شاردەوە ڕاست ناکە تۆ ئەگەر کەسێکت داناوە بەس بۆ ئەشهەدو بالله ئەوە بابەتێکی ئێمە ڕاستناکەمیانەوە من ڕاست ناکەم عەبدوڕەحمان لە کۆبوونە ئەنجومەنی وەزیران ئێمە لەوێ بوون مدیری عامی بانقەکانی سلێمانی بوو دەسەڵاتی وەزیری دارایی وەزیری دارایی هەیە یەک دقە هەموو دەسەڵاتی خەرجی و داهاتی سلێمانی تەنیا ئەو هەیە باشە پرسیارە بۆ نوێنەرانی پارتی لە ئەنجومەنی وەزیران کە قسەیەکەکەن وەکو حەقیقەتی مطلق و ڕەها یەکسەر باوەڕی پێەکەی ئەی بۆ بڕوا بە سایتی شەفافیەت ناکەی کە کاقوبات کردیەوە بەڕێزکە بەڕەنج من هەفتەیەک پێش ئێستا دە ڕۆژ پێشتا لە ئوردون بووی بانقی دەولی دەورێکی بۆ مێکردبووەوە هەر پێکەنینی پێ هات دەیگو حکومەت خۆی بڵێت من شەفافم هەر تەقیەوە سەری کو دەبێت من مەسەلە من پەرلەمانێکم لۆڵ من شەفافم ئەتوو بڵێ من شەفافم ئەبێ لە ئانێک بڵێت تو من بانقی دەولی باشە بەرزترین دەسەڵاتی ئابوووریە لە دنیا بۆ کە معلوماتێک لەوان دەبیستی ئیشی پەرلەمانچیە ئیشی دەسەڵات نەزاهەتیە دیواری بۆ ئەو شەفافە ناشەفافە لە کاتێکا تۆ معلوماتێکی تر دەبیستی سوێنی لەسەر دەخۆی ئەوەندە بڕای پێ دەکەی من حقیقەتەکە بینم معقولە کاک گڵخمان قسەم نەکرد لە جەناب معقولە من خۆت ئێستا بڵی کاکە منش من دەفتەرێک دولارم هەیە سیارەکەم هەیە و خانووەکەم هەیە سیقم بە جەناب دووەم نابێ ئەبێ یەکی تر بڵێتەن ڕەنج ئەمەی هەیەتی حکومەت هاتووە لە سلێمانی ئیدارەی سلێمانی ئەڵێ کاکە وەڵاکێتی ئەوەندە بەدگومانی ئەو ڕقەمانی تر کە ئیبیستیت وەک حقیقەتی یەک دقە بە یارمەتیت ئەمە پرسیارە یعنی تۆ نوێنەری خەڵکی بۆ لەسەر ڕقەمەکانی یەکێتی لەسەر سایتی شەفافیەتەکەی ئەمەندە بەدگومانی بەڵام شتێکی تر معلوماتێکی تر ڕقمێکی تر ئیمزایەکی تر ئەگەر وهمیش بێ دێیتە سەر مێزی بەرنامەکەم ئەمەندە سیقەت پێێتی سوێنی لەسەر دەخۆی پێم خۆشە یەکەتی تەحەدای حکومەت بکاتم بڵێ حکومەت وەرن ئەو پارەی من ئەڵێم نانا کردوێتی کاکە معقول نییە ئێستا پارتی بە تەنیا بڵێتن کاکە ئەوەندە داهاتم هەیە ئەوە داهاتی منە دامەزەوی تر هەیە ئەڵێتن کاکە کاک لوقمان ڕۆژانە پارتیم کاک لوقمان من پارتیم من پارتیم باشە تا سێ دەسخان پارتی شانازیش پێوەکەم پارتی بە تەنیا لە حکومەت بڵێتن کاکە وڵا ئەوە داهاتی هەرێمی کوردستانە نابێ من سیقەی پێ بکەم وەکو دامەزراوە دەستوربان نابێ من سیقەی پێ بکەم دامەزراوی ترە نەویشی ئەوانە باشە ئێمە پرۆژەکان خۆ دەزانی بەتەنایەتی نیە من عەرزی جەنابتم کرد حکوومەتی خۆزایی سلێمانی پێک نایە بە تەنهایەتی نیشتیمانی ئەو داتایی کە ڕۆژانە ئاراستە ئەوە راپۆرت وەزیری دارایی ئاگای لەیە کە جەماعەتی ئەشهەدو بیلایە بۆ حکوومەت و بە تەنها بەیاننامەی پێ دەرەکەن و ئەشهەدو بیلای پێەکەن
سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئاگای لێ بەردەوام داهاتی سلێمانی والله بەس بۆ تەجمیل ئەم دەسەڵاتە خۆجێیە یەک دقە والله بەس تەجمیل بوو بەکە دەسەڵاتی چی هەیە دەسەڵاتی چیان لەلا هێشتووە چۆن دەسەڵاتی نییە خوا بەڕێوەبەری گشتی کارەبا بڕۆ دەسەڵاتی خۆجێی سلێمانی جگە لە یەکێتەکان دەسەڵاتی محاولێکی چوارسەرێکی داوا کە بێ وەزارەت موافقەت محاولێکی معقولە کە تۆ هەموو بابەتەکەی لە داهاتی سلێمانی قسەت نابڕم ئەزانی داهاتی شەفافیت لۆچیا ئەزانی بۆچیا بۆ ئەوەی داهاتی ناشەفافیەتی نەوتیش کەشفکە بۆ ئەوەی داهاتی ناشەفافیەتی سنووری پارێزگای هەولێر و سلێمانیش کەشفکە کاکە تۆش بۆ من بیخەڕوو جا ئەو کاتەکە من تێبینی مەبوو لەسەر شەفافیەتی تو ئەو کات من قساکەم کاکی بیدار جەنابەت لە لیژنەی دارایی ئەگەر گومانت لە ڕقەمەکانی سایتی شەفافیەت هەیە لە سلێمانی فەرموو بیخەڕوو بەس ئەی بۆ هەولێر دۆشنای خێڕۆ ئەوە یەک کاقوبات مناڵێ کاکە حکوومەتی خۆجێی سلێمانی وایە کە پێک دێ لە 4 حزب بەڕێز کاکرنج ئەمە راپۆرتێکی 6 مانگی لژنەی دارایی پەرلەمانی کوردستانە لەسەر 13 ڕاستپاردەی فراکسیۆنەکان سەرروکی پەرلەمان ئارەسەی لژنەی دارایی کرد وەزعی اقتصادی هەرێمی کوردستانمان بوو تێدا نووسیوێتی نقطەیەک نقطەی بوو جەناب باسەکەم کافی هەموو مەوزوعەکەیەتی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی سرەی موچەگرتن نەگرێتن و فلان و فیسار یەک موچەخور بتوانێت لە مای 2 دقەدا موچەی خۆی وەربگرێتن حکوومەتی بانقی مرکزی لێرە چەند گەنجێک هەبوون یەکێکی لەوانی کە سەرپەرشتیەکە ئیکەتیە کوڕێکی زۆر زیرەکە بیلای پارەم هەبێ حتا سەر پشت دامیەکەم داتاپێسی دروست دەکەن هەموو موچەخورانی هەرێمی کوردستان داخلی ئەو داتاپێسەکەم بۆی تو بتوانانی لە مای 2 دقە کەمتر لە 2 دقە هەر بە بەلاش دەکەن خۆیان بە بەلاش دەکەن کادری زۆر زیرەکەن لێ هاتوون لە ئایزان بە خزمەتی جەناب بکەم لە ئەوروپاشەوە چۆنەتەوە ئەوە لە راپۆرتەکە نووسراوە بۆ حکومەتیش چووە مصدق کراوە لە ناو لژنە هەموو برادرە ئیمزای کردووە سلێمانی ڕازی نەبووە لژنە چۆ دەوێ بیلله ڕازی نەبووە وتی قبول ناکەم وەرن داتاپێسێکی تایبەت لە سلێمانی بکەنەوە ئەمە قەرارەدەم کی موچەخۆر بێت ئەمە قەرارەدەم کی پارەی وەرگێت حکوومەت چییە اعترافی پێ ناکەن کاکێ بیدار تۆ لە من باشتر ئەزانی ئەمە ڕاستەخۆر لە حکوومەت بەرز کراوەتەوە لە ڕێگەی سەرروکی پەرلەمانەوە پرسیارە بۆ لیژنەیەک دروست دەکەن لە دارایی و لە شارەوانی و لەلایەنە پەیوەنددارەکان بۆ جادەکان یەک دقە لژنەی ڕسمین خۆمان تێدا ئیشمان کردووە نەی حکوومەتە نەی پارتیە ئەزانی کێشەکە چییە لەوە چێک کۆبوونەوەکانی پارتیوەکێتی ژوابێەوە لە قیلە بێتەوە نازان لە سەرچی دانیشتون لە نەتیجە براکەم من بۆ جادە تۆم بان کردووە جادا خەڵک ئەمرەیە کی بەرپرسیارە کاکە هەر کەس بەرپرسیارە تۆ پەرلەمانی دەبڕۆ تاقیب بکە بە قورئان حتا ئێستاش لەو شوکە دەرنەچوومە یەکەتی شەریکی ئەم وڵاتەیە لە حکوومەت چووتە دەرێ خۆی قەراری داوە ببێتەوە حکمڕانێکی لوکاڵی توکە تو شەریکی کوردستانی فەرموو لەناو ئەنجومەنی وەزیران شار بکە لەناو ئەنجومەنی وەزیران شار بکە لەناو ئەنجومەنی وەزیران داوای ملیارمان لە حکوومەت ماگانە بماناتێ بۆ سلێمانەکان و پرۆژەکانی پێتەواو بکەین ئەم 10 ملیارە ئەگەر بە 43 بە 57ەکەش بەژێ دەتۆ جارە 57ەکە ڕازی بە بامە زەختیشکەین لە سلێمانی بڵێن 43کەش ئێوە جوابەکەی ئەنجومەنی وەزیران لە پارەی کاشمان نییە من مشکلەکەمانەوەی لە سلێمانی جەناب دڵی پارە زۆرە ئێمە چینە بانکان پارە نییە یەینە هەولێر داوای پارە خزانەمان پێشاندن لە سلێمان لە هەولێری ژەڵن پارە نییە وەزیری دارایی من بارمەتیتان مەسەلەیەکی سەیریکە ئێمە لە سلێمانیا لە خۆشیشاندانە زۆر باش بەیانی پێمان بڵێن لەکوێ پارە هەیە با بچین وڵامە تەمە ناکەین خزمەتی خەڵکی خۆمان بکەین بەڵام ئێمە بەتەنیا سلێمانی ناڵین ئێمە خۆمان بە بەرپرسە زانین بەرامبەر خزمەتکردنی هاوڵاتیان لە تەواوی کوردستان ئێمە دژی ئەوەین کە کوردستان بکرێتە دوولەت ئێمە دژی ئەوەی دیاردەی شارچێتی و ناوچێتگەریەتی قوڵ بکرێتەوە گلەی ئێمە لەم کابینەی حکوومەت بە دیاریکراوی ئەوەیە کە زاهیرەی ناوچەگەریەتی و دیاردەی شارچێتی خەریکا بێتە دیاردا ئیزافە کرد لە دوورەوە لە دەرەوەی حکوومەت بۆ لە ناو حکوومەتە شەڕی خۆتان ناکەن لەسەر پشکی سلێمانی چیتان ئیزافە چیتان پێ زینارتان بۆ سلێمانی هێنایەوە لەمە وەکو وەکو براداوای یەکەم لەسەرم قسەی جەنابەت ئێمە تقریبا مانگێک پێشێستا لە مالیزیا بوون لەگەڵ بەڕێز مەهاتیر محەممەد دانیشتین ئەوەندە باسی کردوتم خۆزگە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لەو دانیشتنابووە نەکەمە وتیان کاکە معقول نییە ئەتوو لە ناو حکوومەت بی مشکلەکانی خۆ لە دەروی حکوومەت باسکی بڕۆنە ناو کورد مەهاتیر محەممەدی تیا هەڵکەوتووە ئەو وڵاتی خۆی دروستی کرد ئەو مرۆڤی دروست کرد پێش وڵاتی دروست بکاتن ئیشی بۆ ئەم ساڵە بودجێ 2023
بۆ 2022 میلیۆن 22 میلیارد دیناریان 22 میلیارد دلاریان دانا بە دروستکردنی مرۆڤ. دەست خۆش. ئێستا خۆ تەزانی مژارێکی گەرم هەیە ئەگەر وا بڕۆوە مەسەلەی نەوت مەسەلەی عێراق و مەسەلەی دادگاکەی فەڕەنسا بەڕاستی نەوت ڕابوەستێ پرۆژەکان هەمووی ڕاوەستێت. لەم مەسەلەیەشا بەڕاستی وەکەوەی کە هەرچەندە من لەسەرەوەی کە یەکێتی ئاگای لە نەوت نییە من باسی ڕابردووەکەم قسەی کاک عیماد ئەحمەد هەیە ئێستا لە یوتیوب دەری بێنە کاڵێ ئاگامان لە تەفاسیلی خۆ مقابلەم قسەی کاک قوبات تاڵەبانی هەیە لە ڕابردوودا دیسانەڵێ ئاگامان لە تەفاسیلی نەوت هەیە قسەی سەرکردەی تر هەیە کاڵێ دیسان ئاگامان لە تەفاسیلی نەوت هەیە مەسەلەی نەوتیش وانییە کە مەسەلەن بۆ بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ ئاگای لێ نیە نیعمەتەکانی نەوت هی پارتی وەکێتیە بەڵام کەم و کورتیەکان بە تەنیا هی پارتیە ئەگەر ئێوە بەو لۆجیکە قسە بکەن خەڵکی کوردستان لێتان وەرەگرێت ئێمە کاگرانس ئێمە ڕانە هاتوین خۆمان پرسیارەکەی من ئەمەنیە بەڵێ ئەوە لەسەر قسەکانی پێشوت بوو ئەمی زۆک و مداخەلەیەک وەکوی علامیە کە ئاگام لە تەسریحەکانی کا قوباد و کاقیمادوانایە و مەسلەی نەوتی کوردستان و فرۆشتنی نەوە عەرقەلەی بۆ دروست بکەن بەڕاستی ئەمەش دیسان وەکو ئەوی کە تەنیا زەرەر بێ بۆ پارتی دیموکراتی کوردستان ڕای ڕوون و ڕاشکای فراکسیۆنەکەتان چییە ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان چییە پێتان خۆشە نەوت عەرقەلەی بۆ دروست ببێ بەڵێ کاگرانس ئێمە ئەگەر سیرکەی لە تێکەڵکردنەوەی حکوومەتەوە کابینەی تیمی یەکێتی لە حکوومەت زۆر بەدڵ سۆزانە و زۆر زار تەزعیەی بە مافەکانی خۆشی داوە لە پێناوی سەقامگیری لە هەرێمی کوردستاندا کابینەکان دی شاهیدن و لە سەردەمی دوای ڕیفراندۆمیش پێم وایە تۆ شاهیدی ئەوەی کە قوبات تاڵەبانی هاوشانی نێچیروان بارزانی چ ڕۆڵێکی گەورەیان بینی لە کردنەوەی دەواازەی زەی دنیای دەرەوە بە ئاراستەی هەرێمزارێکی تر و وایە یەخستنەوەی ناوماڵی کورد بەڵام لەم کابینەیە ئێمە هەژدە خەڵمان ئیمزاکرد ڕێکەوتنامەیەک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکێنانی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان لە هەژدە تیمی پارتی سەرۆکی حکوومەت پابەندی 16 خاڵیان نەبووە 16 جێبەجێ نەکردێ لە هەژدە سەرۆکی تیمی یەکێتی کە کاقوبات تاڵەبانی زۆر هەوڵی داوە ئەت خۆش دەزانی سروشتی کاقوباتەوە پیاوێکی نەرمە لە مامەڵەکردندا پشوو درێژە زۆر هەوڵی دا بەڵێ مناقەشەی زۆر کرا پێداگری زۆر کرا بەڵام 2000 ئێمە نەگەیشتنە ئەو هەڵوێست وەرگرتنە بۆ ئەوەی لانی کەم تێبگەن کە ئێمە ئەمانەوێ بەم شێوازە حکومڕانی ڕازینین فەرموو بادابنیشن لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانمان چارەسەر بکەین ئەمە هەڵوێست وەرگرتنە لەسەر کێشەی خەڵک بابەتی دووەم تاقیمی دەولی بێت نەخێر چاوەڕێی نەخێر چاوەڕێی تەشریف بەرن سەرۆکی حکوومەت پیرۆزبایی نەورۆستان لێکا و ئەڵێ تەشریف بەرن کاگرن ئەو بابەتە بە پیرۆزبایی و بە پەیام ناردنی تەلەڤیزیۆن نابی ئێمە دوو هێزی سیاسین ئەبێ لە سەرمێزی گفتوگۆ مەکتەبی سیاسی هەردوو لا دابنیشین چێشەکان زەنابی مام جەلال 50 بەستەڵەکی شکانووە هەر پیرۆزباییش نەبووە لە حقیقەتە دەرکەوت کە سەقامگیری نەبوو ئەو سەتەلایتیش نەبوو زۆر ڕاستە بەڵام ئەم حقیقەتەش دەرکەوت کە سەقامگیری هەرێمی کوردستان ڕۆڵی گەورەی سەرۆک مام جەلال بوو بەداخەوە کە تەزعی بەخۆی ئەدا لە پێناوی وە سەقامگیری هەرێمی کوردستان بینێتەوە بۆ بابەتی ئەوەی کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی ئێمەوانی خەڵکی کوردستان برسی بێ ئێمە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان قوربانی و ڕەنجێکی زۆرمان لە پێناوداوە خۆمان بە خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی پرسیارەکەی جەنابەت وەڵامی پرسیار ئەوەیە بە مطلقی قسە وەڵامی پرسیارەکەی ڕۆڵی سەرۆک مام جەلال ناکرێت بەڵام سەرۆک بارزانی هیچ مرونەتێکی نەبوو هیچ ڕەحابێکی سەدری نەبوو بە یەک دەست شەپڵە لێ ئیرە براکە لەم هەلومەرجەی ئێستادا مەسعود نەبوون کۆبوونەوەیان بە لق و مەڵبەندەکانە کرد بۆی تێکەڵبوونەوە لە خوارێ لە هەلومەرجی ئێستادا بەڵێ بارزانی ئەیتوانی ڕۆڵێکی گەورەتر بجێڕێ من ئومێدوارم بیجێڕێ هێشتاش دەرفەتە بەردەم ماوە من ئومێدوارم بۆ نەوت یەکێتی نیشتیمانی خوازیاری ئەوە نییە خەڵکی هەرێمی کوردستان زەرەرمەند بیت یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش هەموو سەردان و پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ هێز عێراقیەکان پەیوەندیەکانی خۆی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی تیمی یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی هەموو پەیوەندیەکانی خۆیان بەکاردێنن بۆ پارێزگاریکردن لە قوارەی سیاسی هەرێمی کوردستان و بۆ چارەسەرکردنی کێشەداریەکانی خەڵکی ڕای یەکێتی لەسەر قەراری دادگای فەڕەنسا چییە ئەوە دادگا بڕیار بە دادگایەکی با بڵێن تحکیمی بڕیاری داوە لەسەر بابەتێ هەڵوێستمان ئێمە دیفاع لە خەڵکی خۆمانەکەین دیفاع لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە پێشمان وایە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە ئەبێ لەگەڵ بەغدا ڕێککەوین چارەسەری کێشەکان ما بکەین قوت و ژیانی خەڵکی نەکەینە قوربانی ململانی سیاسی ئەبێت دەروازەوە لەگەڵ بەغدا دژی وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمەیەکی نەوتی هەرێمی کوردستان هەناردە ئەکرێتەوە بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەناردە ئەکرێتەوە استفادێکی علامی تێدا کاک لوقمان العفو
یەکەتی نیشتمانی کوردستان و کاک قوبات لەگەڵ تیمی حکومەت نەبووە بەو ڕێکەوتنەی لەسەر بودجە کراوە پێت خۆش نەبووە پێت خۆش بووە ئەو مفاوزاتانەی کراوە بۆ بودجێ هەموو ڕێکەوتنێک ئێمە پێشوازی لێ ئەی پێت خۆش نەبوو مەسەلەن ئەو هەموو ئەی ساڵی ڕابردوو دەورێکی زۆر باشی هەبوو گەورە هەبوو دەوری زۆر باشی بوو نەخشەی ڕێکەوتنیشی لەگەڵ بەردابات دەورێکی زۆر باشی هەبوو ئەی بۆ ئەم جارە پێت خۆشە ینی لەگەڵی نەبووە هیچ ڕاگەندراوێکت لێچێتی نیشتیمانی کوردستان دیدبی بڵێ ئێمە لەگەڵ ڕێکەوتنی هەمیشە دەبوایە مەسەلەن دەبوایە کاک قوبات دەبووە ئێستاش سەرروکی تیمەکە بووە لە بەغدا کاقوبات ئێستاش دەبووە ئێستاش تیمەکە بووە لە بەغدا بۆ سەرخستنی پەیوەندیەکان ئێستاش کاقوبات تەییدیەوەکە لەگەڵ بەغدا لە موازعەیە بۆ نمونە کاک مەسرور ئەگەر جەنابیان بە جەنابی کاک قوبات بڵێن سەرۆکایەتی تیمی حکوومەتی هەرێم بکە بۆ مفاوەزات هیچ ئیشکالێکی هەیە کە ئەیانەوەیە گەلە کۆمەکی لە هەرێم بکەن کاقوباتم پێم وایە گرفتی لەسەر سەرۆکایەتیکردنی تیمی حکوومەتی کاقوبات لەناو حکوومەت یا لە دەرەوە بخۆ لە دەرەوە نییە کاکە کاقوبات بەشێکی گرنگە لە حکومڕانی ئێستاش هەر لە پەیوەندیدا بۆ کاک مامەسا پرسیارەکەی ئەو نەقڵەکەم وتی بۆ نمونە پێشووتر سەرۆکی وەفد لەم کابینەیەدا بۆچی ئەو حەماسەتەی نییە وەنا بە کورد مختصر حەماسەتی کاقوباتی کوژرا کێ کوشتی لە سلێمانی نەهێشە دەسەڵاتی بوو ڕاست بۆ بین چێ کوشتی بەخوای ڕئیسی حکومەت ئەو بەرپرسە لەم هەموو خەڵک ئەزانێت سلێمانی نەهێش کاقوبات دەوری خول لەناو حکومەت ببینێت کەس وەک نەهێش پارەی کۆ بکرێتەوە نەهێش چاکسازی بکات لەناو سلێمانی بەخوا نەهێش من کاقوبات ئەناسم ئەوە برادەر یەکترین ئێستاش قسە ئەکەین لەگەڵ یەکتر پیاوەکی دەوڵەتدارە ناهێڵ لە ناو سلێمانی یەکەتی خۆی نایە لە کاقوباتیش بکات ئەو دەوریان کشتووە لە ناو سلێمانی نەهێشتووە کاکە ئێستا بردوانەتەوە لە پیاوەکی دەوڵەتدار و حکومڕانی بردوانەتە لە ناو سلێمانی حەبس کراوە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیارەکەم هەر دەسەڵاتی بدەنێ کاکە بابێتەوە حکومەت دەسەڵاتی بدەنێ یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ ئاگاد لە قەرار و سیاسەتی ئەم حیزبە هەیە و جێگری سەرۆکی فراکسیۆنی و من ئاگام لێیە کە پەرلەمانتارێکی لە بەردەڵانیشی لای سەرکردایەتێکی خۆت دژی ڕاگررتنی قەراری نەوتە ئەزانی چۆنەخۆ بابەتی ئێمە دژ بین یا دژ نەبین بڕیارێکە دەرچوە بڕیارێکە دەرچوە نا کاک ڕەنج ئێمە دژ بین یا دژ نەبین بڕیارێکە دەرچوە من تەکی دەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دژی هەر هەوڵێکە کە زیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەین هەر هەوڵێک بدرێ کە زیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەین ڕاگررتنی نەوت زیان بە هەرێمی کوردستان و هاوڵاتیان ناگەێنێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەیگەێنیان ناگەێنێ بەڵام ئێمە تەکی دەکەینەوە چارەسەر چییە ئەبێ لەگەڵ بەغدا ڕێکەوین ئێمە تەئیدی ئەو ڕێگا ڕاستە ئەەکەین کە ئەبێت چێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر کاک مەسروری شەروا دەڵێ پشتیوانی لە هەموو هەوڵێکەکەین کە ئامانجەکەی ڕێکەوتن بێ لەگەڵ بەغدا بۆچی بۆ دەربازکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو ناخۆشی باشە پشتیوانی چییە ئێستەوە ئەبێ ئەندامەتیتان هەبێ لەم مفاوەزاتانە سەرۆکی یەکێتی زۆرترین ماوە و سەردانی لەو ماوەی بۆ بەغدا بووە هەرچی دیدار و پەیوەندی لەگەڵ سەرکردەکانی عێراق هەرچی سەرکرد هەرچی کۆبوونەوەی لەگەڵ سەرکردە عێراقیەکان هەبووبی هەمووی بە ئاراستەی پشتیوانی کردن خۆلاکەم هەیە گوێ لە یەک دقا بەخوا ئەچمەوە سەر جادەکە سەیریکە ئەمەڵێ تا سەر ئێسقان یەکێتیم ئەمەڵێ تا سەر ئێسقان پارتیم بە هەردووچان هەمومانیان ئیفلاس پێکرد هیچیان ئاور نایەنەوە بڵێن کاکە بەسە کاکە بەسە مناقەشێ وەرن لە ئەرزی واقعا چی بکەین ئەو جادەیە حلکەین یاکاتیان ئێمە قوربان جان مقاول لە سلێمانی و لە دوهۆک و لە هەولێر ئەمەڵێ تا سەر ئێسقان پارتیم ئەمەڵێ تا سەر ئێسقان یەکێتیم منیش دەڵێم تا سەر ئێسقان نا تا سەر شەقامەکە با بچین و گوێ لەو خەڵکە بگرین ئادەی با ئەو ساوندبایتانە ئەو ساوندبایتانەمان گوێ لەبێ سێ و خەڵکەکە بڕۆیت ڕێگای سعاتێ بێ بە 2 سعات بێ بڕێت ئەم شەقامە وایە کۆی ژوایە ناکۆی وانە کۆی چاکراوە ئێستا ئەم شەقامە ئێرە زیاتر لۆریەکان وایان لێ کرد ئێستا لۆری لە کۆیەوە ناڕوە هەموو لێرەوە دێ بۆی وا لە هاتو ئێرە یاد هەموو بار قورسیەکە کەوتەتە سەر ئەو ڕێگایە هەر 2 مانگ 3 مانگزار هەوا ئەەکەی تایەکدا تەقیە لەو ڕێگایە هەنێ تا بڵێن 25 ساڵە من لە خەتەم پارەکە تۆزی ئیشان تیا کرد بە بۆنەی هەڵبژاردن ئەو شتانەوە کاتی هەڵبژاردن بێت تۆزی ئیشەکەن دوای نامێنێ و دوای هەڵبژاردن ئیشەکە نامێنێ ئەوەیە چەند جارە بودجێ بۆ تەرخان بکرێ و نازم بۆ ڕێگای نازم بڵم چییە ڕێگای مەرگە ڕۆژانە عادسە ئەبین ڕۆژانە خەڵک یعنی جەنازە ئەبینین ڕۆژانە عادسەی وای بینین بەخوای هەر قێز لە سیارەکە دێ یعنی ساڵ نییە 30-40 کەس لەم ڕێگایانە بێتە قوربانی چی؟
جگە لە پارەی ژینگە 1970 داوە بەزەوە چییە کامیرەی ڕێگاوبان و ئەلاساس حادیسە ڕوونەدات و ئەمە حادیسە پێویست ناکە سەیری ئەم سیارانەکە وەک مێرو لا ڕۆن عنی منەگاوا بڕۆم بۆ چواقۆنە بۆ ڕانیە بۆ خۆم تا ئێوار هەرەکەم ئەوەتانە سەم خۆڵە ڕۆم بەس دەترسیەوەی نەکەمە چاڵێکەوە تایان نەکڕم منێ ڕۆژانە ئەبینم چەندین کەزە لێرەکانە تایە تاقی خۆمانەیان بین بۆ پەنسەرچیەکان تایان بۆ کڕین و بۆیان دێنینەوە ئێمە خەڵکی مەتەقین ێستا حالیان دەڕۆم بۆ ڕانی لەسەر ئەم ڕێگا خۆڵەوە ئەڕۆم لە جادە قیرەکەەوە ناڕۆم جادە قیرەکە لە بەرەوەی ڕێگای مەرگە سارێ دێ لە ترسی تاسەیە دێ ڕێ خۆ بە تۆ یا کێشێ و تاوا تۆ مەفع بوویتەوە و خۆی دەبوو 2013 پرۆژەکە دەستی پێ کرد 2014 عفو ئاسیێنزە دەبوو 2016 کۆتایی بووە ئەوە چەند 2016 ڕۆیشت کاکی گیان دوو سایق ئەلویا دابەزیون ئاوێنەکانیان نایەتی لەیەک هەردووچیان دابەزی و قسە بکەن چارەی تووری گاتۆ لە هەردووچیان یە کوشتوری لە هەردوو دوێنێ ئەڵەن دوێنێ بووە هەردوو ساقی کوشتووە لەبەرەوەی جادەکە تەسکە جادەکە بە عەمەل نەماوە بێعەمەلە ئاوێنەی ئێمە ئێستا حالیەن ئەو کوڕەی برام ئاوێنەکەی یاوێتی لە ئاوێنەی ساریکە کەس نییە قسێ بکە کەس نییە ئێستا ئێمە نییە خەتای خۆشمانی تایە ئەگەر جادە بگرین ئەم پارەی ڕێگەوبان و ژینگەوەمانە بە چێ درێ بە دایرەی مرور بۆ هەڵناسێ بە نۆژەمکردنەوەی ئەم جادانە ئەوەی کەلار و ئێرە لەوانەیە 5 ساڵیکە بەرێ 5 ساڵیکە لەوانەیە بۆ ئێمە نەبێ بۆ مناڵەکانمان بێت بە قورئان جادەکەیان کواڵێتی باش نییە من خۆم چووم لە معمەلێکی قیرە فولەرم بۆ بردن وتم بۆ نیسبەتێ چیمەندۆی تێناکەن ئەم قیرە وتی ئەگەر وا بێ من معمەلی قیرەکە داخی ئەگەر نیسبەتێ فولەر و نیسبەتێ چیمەندۆی تێ بکەن ئەو جادێ بە پۆڵە ئاوا نابێت کە ئەو سارێ یەکسەر بە تۆزە ئاو تاسەی تێک بە قورئان کاکە ژیانمان نەماوەیتم بەخوا من تااقەتم نەماوە لە سایەکی ماک بە حەقەت ئەم جادەی تر لەوانەیە خۆتان بینی بێتان هاتوۆتان پیاکردوێ ئەم جادەیە لە دوکانەوانێ تا چیتە سنووری پارتی خۆڵە ئەوە قیر نییە کرا ئەوکەی قیرە سەیری حادیساوە هیچ هەموو ڕۆژێمە حادیسابی اینجا ئێستا خۆ زیاتر ساری گەورە کەم بێرا هات شۆکە ئەمەوە خۆم لێرەوە زۆر کەم هات شۆکەم هەر لە خوارەوە هات شۆکەم لە کەرکووکەوە لەبەرەوەی لەوێ ئەمی قیر کراوە دووسایدی خۆش و حکوومەتی عێراقیەمی تەواو کردووە لەوێش حکوومەتی عێراقی سنووری خۆی مەزبوط کردووە ئەمان لێرە حکوومەتی هەرێم سنووری خۆیان هیچ جادەی یانی بە حەقەت ئەم جادەیە نەبە باران ئەو هەموو بارانێک کە ئەبارێ ئەم جادێ ئەو نەیتر وێرانە هەر نازام ئیتر خۆیان هاتوچۆ ناکەن کاکە ئێمە حکوومەتی هەرێم بەسەرم جادانە هاتوچۆ ناکەن لە دوێن ئێوارە لە هەولێرەوە هاتمەوانێ بێرا هاتمەوانێ لە هەولێرەوانێ لە خوارکانی وتمانەوانێ چاڵی لێ نەبوو ئێستا ئەم بەیانی خۆ 24 ساعت بەسەریانە ڕۆشتووە بەیانی ڕۆستم چاڵێکی تازەی لێبوو بەقورە بەداخەوە یەک قسە وەکو فراکسیۆنی یەکێتی قسەتان چیە لەسەر ئەم من ناڵم کێشەی هاتوو چۆ ئاوە خەفیفی کەمەوە بیکەم بە ڕستێکی ڕێزمانی جوان ئەڵێم ئەم کارە ساتە ئەم مەرگە ساتە ئەمە چاکیەکەن یا ئەمەش دیسانە بێتەوە بە مادەی هەڵبژاردننی بانگەشەی هەڵبژاردن ئەم ئەو قسەی من ئەەکەم نە بانگەشی هەڵبژاردنە نە پێویستیمان بۆیە لە ئێستادا بانگەشی هەڵبژاردن بکەین ئەمە بەڕاستی بەڵێ مەرگە ساتێکی گەورەیەکە ڕووی لە هەڕێم و شارەکان کردیا کە ڕێگاوبانەکان بەو شێوەیە چارەسەر لیژنەیەک پێکاتووە و کاقوبات بەڕێز کاقوبات خۆی لە نزیکەوە بۆ سلێمانی مەبەستە سەرپەرشتی ئەکا زەویە نایبەکانی سلێمانی لە ڕێگای مزایدەی ئاشکراوە ئەفرۆشترێن بۆ ئەوەی بەشێکی کێشەکانی ڕێگا هاتوچۆیەکان و پرۆژە خزمەت گوزاریەکانی بۆ کەلار و بۆ هەموو بۆ سەتیەکەیە بۆ کەلارە بۆ چوارقڕنەیە بۆ بەشێکی بۆ کێشەی ئاوی چەمچەماڵە بۆ ئەم دەستخۆش بەس یەک کۆمنت چونکە لە بەرنامەکە ئەمیز بیڵم بەڕاستی قسەیەکی کرد هەقە بە نەزەری اعتیبار وەربگیرە بە دواداچوونی بۆ بکەی بۆچی جوانترین جادەکانی هەولێر کاچێ بۆ مووسڵ ئەچێ بۆ دهۆک ئەچێ بۆ مەسیف ئەمەندە گرنگی پێ دەدرێ هەرچەنە بەڕاستی ئەو جادەی کاچێتەوە بۆ لای سەری بڵندەوە هیچ گرنگێکی پێ نەدراوە باشە
بۆچی ئەو جادانی کە دێ بۆ سلێمانی وا قوڕ بەسەرە هەر لەبەری بۆ سلێمانی دێ بۆ هەتاوەکو لای کۆیە تەواوی ناکەن خۆ مەسئولەتی پارتیە ئەگەر بە لۆجیکی زۆنی سەوز و زەرد بۆچی هەتاوەکو لای بەنداوەکەی سماقۆڵی تەواوی ناکەن حەق نییە ئیشی بۆ بکرێەوە چەندم هەیە قسە بکەم نوەڵا هەر بە کورتی قاڵەم ئیشی بۆ بکەەوە خەڵکی سلێمانی دەسەڵات بدەن بە پارتی وەزعتان چاکەکەین ئەگەر نا ڕازیم بە وەزعە ئەو قسە ئەمڕۆ سەرۆکی هەرێموتی ڕازیم بە مانگیانزاڵ بژاردنەتۆ ڕکلامی دەسەڵاتی دەسەڵاتی بدەنەوە پارتی بۆی بکات یەکەتی ناهێڵێت بەڵام خەڵکی سلێمانی بەدەسەڵات جا معقول هەرچی پارتی نەبێتتر جادەی نەبێ هەرچی پارتی نەبێتتر سەدی نەبێت هەر پارەی خەڵکە بۆ خەڵکە کاتە پروژە تەواو منیسا گومانم هەیە ئەو جادان ئەو ئەزەویانەی کە لە دەوروبەری 100 مەتری بفروشن هەر بۆ خۆیان بۆ کاکی بیدار من بۆم باس کردی بۆ سۆران و بۆ چۆمان و بۆ حەجۆمەران و بۆ بالیسان و بۆ خۆشناوتی کراوە ئەوەی بۆ جۆچایدی دووە کراوە بۆ یەکراوە نەخێ پارتی دیموکرات کوردستان جیاوازیەکی زۆر بۆ ڕەواندوز قوربان کۆتایی وشەوەیە پێویستە بە هەردوو لا ڕێکەون لەسەر بنەمایەکی تازە بەرنمەیەکی تازە بۆی ئەم وڵاتە لەوە زیاتر وێران نەبێ شەقامەکان لەوە زیاتر وێران نەبێ سوپاسی کاک هێویدارەکەین ئەگەر سلێمانی ئەوەی پارەتیایە ئەبێ هەولێر بۆ حسابی جەنابێ زیاتری تیاابێت با ئێمە بەڵێندەرە قوربان لە باتی پرۆژەی پێ بکە بەڵێندەرەکانمان لە هەولێر و دۆک پارەیان باتێ ئێمەش لە سلێمانی مەحاوەلە ئەەکەین بزانین ئەو پارەی کە بەڵێندەرایەتی نییە ئەو پرۆژانەی نوێنەری بەڵێندەرانی بەڵام کاکی بیدار نابی لە ژیاندا چاوەڕێ بکەی کە پارتی دیموکرات کوردستان ئێمە نوێنەری بەڵێندەرانی ئێمە لە سلێمانی غيروا ما بقوم حتى ما يغيروا بأنفسهم حتى خويا بەڵێندەران لە هەموو سلێمانی یەک حاڵەتی زۆر سپاس بینەرانی بەڕێز یەک حاڵەتی هەیە زۆر سپاس بۆ ئەمولایەتان هەردوولایەتان قسەی خۆتان کرد بینەرانی بەڕێز خەڵکی سلێمانی ئازیز لۆجیک بە کامیانە من حەزەکەم بەڕاستی وەزیرە تایبەتمەندەکان چۆن پێشووتر بینیتان سێ وەزیر هاتبوو و قەراری باشیشاننا هیوادارم جەنابی وەزیر ڕۆڵ و کاریگەریەکەت هەبێ دوای ئەم بەرنمەیە ئەو جادانە ئەگەر هەر پێشە چا ناکرێتەوە وەکو لە بەرنامی پێشووی شاوتە هیچ نەبێ پینەی بکەم هیچ نەبێ پینەی بکەم ماڵپەنا و خوامیز خوش بێت